صلاتي بقات بارقايتو شكات مي خدايا دستی در دوای زبونم به هولو قوتی تو یا خزيناي رحمتي توبي شمارا منيش مسكين محتاج زكاتي وي خالو يريم ويا الريقانا زاني وي خالو يريم ويا الريقانا زاني بمخسر ريقات وي قزان لا جاني بمخسر هرچند سیراکم جان مدینه دیارا هرچند سیراکم مدینه دیارا وقمم داسوتی تارمنا تارا وقمم داسوتی شوان خيال وطن ملبي أغيانا عالم قزاخو الله بيدانا عالم قزاخو دوس خاوردانا ويخلو
الله خودش ترازی به أجمعين. تو سلام گله سيدنا خیرات جان. امام صفر ما سلامة بن يا رب رفدن هر بمینه تو رمضان تا پیروز خود قبول کتی أجمعين الله إن شاء الله أخوة سلامتان ولو اب کتینا تهجد بس پیروز کردن و هی حتی روزا دو ماهی کشی فرضا دكريه قولن خوش حال ومزول لقل زنابتان ئەمەش زۆر خۆشحاڵم بەهاتنی جەنابەت أو قلبا دست غانا جماعتی وسروان جد دەنگ خوش خۆش هەر بمێنی مامۆستا بەخێر خوش حال بێ بقربانتان أستاذ عزيزا او گلا باخنه هر زاره و بستا الک دین زلو کردی و او رماش ئەمەش چمان پێ ناکە هەر خۆمان دەین دەبین هەمووی او تاکیتی رجل برکه سەروی لەگەروی لەبەر أو قصان هندك زاد بيدلين ناز هندك زاد بيدلين تواضع ناز اللي بيني کاکە إن شاء الله. ما شاء الله كان لي كل ما شاء نازمان لێ نایە عزيز من عزيز أستاذ خواه سلامتان او هذا تي نيتك تو بس قصك غلط باسي ملو عندك يا قربان باسي ملو اخو بخير هات باسي صور نواز بوشين بو مور بو زانيش تكي قلت غلط هەردووکمان پێمان تەرتیب ناکرێ وەڵام او قلت موسي قلت تيو لا والله يسين دك ونش اخو بخير السلامة ان شاء الله دست بك خير وبركته حتى اگر پیکرین السلامة حتى پیغمبر صلى الله عليه وسلم بيجي تبسمك في وجه اخيك صدقه ان شاء الله بخير بد إن شاء الله ما بس ما او نبت كم تشتكي دار باز بكين وانا قسەی خۆشی پێڕوان او چلو بینم برام يا الله السلام عليكم ورحمة الله وبركاته پاشی و هجدهش کردستان 24 افشا وجده تا پیشکش کردن بابت تایبت افشا وجی گل دنگ تایبت ما مصطفی فرمان خود حس کرد گل ما مصطفی آینی گل دکتوری ام ده هولدین پر یک و هفت هم کش هوایی که تایبت رمضانه هم جی مفوایی که زانیاریت ما مصطفی آینی و دکتوری پیشکش یاب کین ام همی پیگ و خیری لبین خود ما بخیر بن وسد دو مایکی قازان جوار گرین دنیا آمده گل برای خوی عزیز ابرو خیرت ته صخور راش کری ما شاء الله والله ساعتش گورش همش همیه ما شاء الله بە هەمی ڕەشبی و کبراو بەبێ لەون الرشا بس ضليس بيا برا ینی ڕەنجی تو وەلەوە توش والله يمتي كلا بخوي نازم ياك باشە الرنقك دور رنق سير رنق لا باش سير باش عیبینە بەڵێ بەڕێزان وەڵا باشما من تو باشی الحمد لله یاخۆ الرياضات كرت بەڵێ کردم دون بلاصه روي دون بلاصه ئەوڕۆ دمبلس نەمبوو تەمرین دمبلس وانم نەبوو أوه. تۆ ئەخرچی ینی دون بلاص اوه ناوە شەفتە شفت الله غادي اوه دمبلس ئەوە دمبلس اي تو ما بس مو فێر دەبی فێر هردو شي دەبی بقياس تو دعي جان؟ دارم هردو شي بقياس بلندك ئەخرەوە شەفتەکەیە پێکەوە بەس ناوەکان هەنی ئەوها دەزانانی دەف؟ تا دەیبم لو ما راسك انا ولو ما مساندرين دفع اوه جارێ وازە و ناوانە بینە کە هاتی ئەوجە فێر دەبی ان شاء الله بس ناخذ او سڵاوتان لێبێ بەڕێزان خۆ نایاڵی وەڵە نایاڵی سڵاوتان لێبێت خۆشحاڵین یەک دقه خۆشحاڵین کە لە پاشیوی هەژدە لە بەرنامەی پاشیف لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبین هەروەکو ژوان باسی کرد کۆمەڵێک بەرگە و بابەتی جیامان دەبێت و ئەوەی دیکەش کە جێی باسکردنە ئەم شۆ میوانەکانمان تایبەت دەبێت ئەوانەی کە لە دەرەوەن کۆمەڵە فەقەیەکی ئازیزن کە وانەیان دەرسیان دەرسی شەرعیە فەقەیانی حوجرەی شێخ تەهای سوورسوورەن میوانن لە بەرنامەی ئەم شەوی پاشیف بێگومان مەجلیسی ئەوان تایبەتمەندی خۆشی هەیە زۆر باز دەکرێت مەجلیسی فەقەیان بەرەکەتدارە و وەقسە و باسی خۆشیان هەیە ینی دەخوازین وردە وردە کاتەکان تێپەڕێنین بۆ ئەوی زوو بچینە مەجلیسی ئەوان مەجلیسێکی بەرەکەتدار خۆش پێم وایە وا دەبێت لەبەرەوەی مەجلیسی فەقەیان هەمیشە وایە خۆشە زاني وكي وصلت تبش اون بلا تشبيه بالتجاره هم قال خديت كان تجاره اول قال خديه هم اخو فروت يا خديه بەڵێ اخو ترخان كري بو علم قران وسنه ان شاء الله خديه تمام وانا ادريش بێگومان هەموو قوتابیان ئەوانەی هەر بابەتێک کە دەگرنە بەر و لەبارەیەوە دەخوێنن دەکرێت ببێتە ئەسێرەیەکی پرشنگدار لە بل سلك طريقا ئیدی علمەکە جیاوازە هەر جۆرە و علمێک هەیە دکتۆرە بۆ بابەتێک هەیە ئەندازیارە هەیە با بڵێن لە بازرگانیدا لێ هاتوو دەبێت لە معمار و بیناسازی علمی ئەوانە زانستی ئەوانە وازحە کە شەرعی خوددا و پێغەمبەرە لەبارەی شەرعی ئیسلامەوە دواتر دەچین وردەکاری زیاتر لە مەجلیسی ئەوان هەیە لە دەستپێکدا پاکێجێکمان هەیە وجا عينا قلتنا ريكا علميه مەسەلەکە هەر ئەوە بس زحمتر بەڵێ ینی ئەوانەی گیان مەسەلەن کە کاتێک خوددا یەکێک تاقی دەکاتەوە بە ینی لە دنیادا ئەوەی کە لێرە باس دەکرێت هاوکارمان دالیا باسی لێوە دەکات ئەوانن کە نابینان و لە مزگەوتی گەورەی سلێمانی کە ئەم مزگەوتە بۆتە ناوەندێکی ئەلمی و معریفی ئاینی زۆر ینی زانایانی لەوێ پێگەیاندووە و ئەوەی بە تایبەت کە تێدا باس دەکرێت لەم پاکێژەدا ئەوانن کە نابینان
ینی وتنەوەی وانەی مەلایەتی و ئاینی بە کەسانی نابینا لەم مزگەوتەدا کە هەر لەو سەردەمەدا کاگەحمەدی لە سەردەمی کاگەحمەدی شێخەوە زۆربەی نابیناکان لە کوردستان و عراق تەنانەت لە وڵاتانی دراوسێشەوە بەڵێ لە وڵاتانی دراوسێشەوە چوونەتە مزگەوتی گەورە و پلەی مەلایەتیان لەوێ بەدەستێناوە پاشان گەڕاونەتەوە وڵاتانی خوان و لەوێ خزمەتیان کردووە ئەمە جگەلەوەی زۆربەی مەراسیمە ئاینیەکان وەکو مەولود و خەتمی قورئان و ناونانی منداڵیشیان ینی بە مامۆستا نابیناکان سپاردووە وەکو ڕێز خێر و بەرەکەتن هەموو بەڵێ هەمیژی مامۆستای نابینانەها یعنی ڕێکەوەنە گەلب زەحمەتترش کەسێکی ئۆسایی مەسەران علمی بخینێت و بتە ماڵە مامۆستای و هەفکۆرەمە دۆلیۆ خوش یا کوێوێری و هەموو ساکریە کۆچەوە ژیانەخوا ڕۆژانە دەرباسکن ئەمجی بچینە با بەوردی ئەمە ببینین با بزانین دالیا چی کردووە فەرموو ئەمڕۆ باسی تایبەتمەندێکی دیکەی مزگەوتی گەورە دەکەین کە لە سەردەمی کاک ئەحمەدی شێخ زۆربەی و کەسانی کە نابینا بوون هێنراونەتە ناو مزگەوتی گەورە و فێری قورئان خوێندنیان کردوون و سەرجەم مەراسی مادینیەکانیش بەو کەسانە سپێراون. جیاوازی مزگەوتی گەورە لەگەڵ مزگەوتەکانی ترە ئەوەیە جگە لە ئێمە مزگەوتی گەورە لە زمانی حاجی کاک ئەحمەدەوە کە لە ساڵی دووسەکانی کۆچیا بووە ئەواتە بە عەرەبی پێڵێن هیجری لەو کاتەوە ئەم مەدرسەیەکی دروست کرد بۆ خوێندنی قورئان بۆ نابیناکان ئەوە ئەنجا هەر لەو کاتەوە پێگەی مزگەوتی گەورە جێی هەموو لێ قەوما و هەژاران و بێدەرەتان و ئەوانە بۆ بە تایبەتی ئەو کاتە چونکە ئەوەی کە بێدەسەڵات و ئەوانە بووە و شوێن و ڕێگەی نەبووە لێرە جێیانە کردەوە شەویش لێی بخەوێ لەگەڵ مزگەوتەکانی کەیە جیاوازەکەی ئەوەیە ئەو مزگەوتانەی تر مزگەوت لای خوا هەر مزگەوتە مزگەوتی گەورە بێ بچکۆلە بێ بەڵام هیچ مزگەوتێک لە سلێمانیە بەقەدەر مزگەوتی گەورە خزمەتی نابینا و هەژارانی نەکردو جیاوازیەکان ئەوەیە. لە منەوە تا هەمومان طبعاً کە هاتوین وەکوتم ئەمە مەدرسەیەکی قورئانی وەکە حاجی کاک ئەحمەد دایناوە لە ئێرانەوە و لە فەلەستینەوە و لە هەرکوێوە هەمووی هاتوون ئێمە هەر کەسەمان بەنیازی ئەوە هاتووە بۆ ئێرە ئەنجا کە وەکو فێری قورئانیش بوون لێرە ئەمە باسی پێشەکەی ئێمە خۆمان لە مناڵیەوە طبعاً ئەوانی پێشێمەش لە مناڵیەوە هەر لێرە بوون هەموو بۆ نەئاینیەکان وەکو خۆنەوەی میعراج و وەکو لە پێشە ئاماژەم پێکرد دوعای شەوی بەرات و نیوەی شەعبان و هەروەها یادکردنەوەی مانگی مەولود و لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم حتا ناونانی مناڵانی شار لەوانەیە بڵێم لە تەمەنی خۆمانە لە سا 85 ئێمە ناومان نابن ڕۆبنیە باسیج بکەم بەڵام یا ڕەسوول الله داوای شەفاعەت لێ دەکەم چونکە لە نووری قادری لە پێغەمبەران گەورەتری
يا رسول الله قرآن الباب لە ساڵی هەفتا و دووە لە شاری سلێمانیم کاتی خۆی لە منطقەی ئاغزەرە لە گوندێدا ئەنیشتم بە ناوی مەڕخوادەوە پاشان چوینە کەرکک و لە کەرکۆ ئیتر هاتمە سلێمانی لە هەفتا و دووە کە هاتومە دە سلێمانی ئیتر نەڕۆشتمەتەوە هەر لێرە بووم لێرە دەستم کرد بە قوڕان خوێندن و پاشان کە دەستم کرد بە مناسبەت دینیەکان وەکو تەعزیە و مەولود و ختم و وەکو ماڵە خوێندن و سەرقەبران و ئیتر مناسبەی ناونانی مناڵ و مناسبەت دینیەکان هەموو ئەو کاتە هەموو بە نابینا بوو. کاکەحمەی شێخ کە فەرمووی با بەس نابینا ئەمە بکەن با چاوساکان شت بفرۆشن ئەو فەقیانە لای بۆ ئەینار شت بفرۆشن و بەڵام ئێمە ئەم شتانەی پێڕا ئەسپاردین ئێمەش لەسەر ئەو لەو کاتۆ لەسەر ئەمۆسێتا هەر مابووین بەڵام خەڵکی شاری سلێمانی کە ئیمڕۆکە دەستیان کردو بە ئەم گەنجانە ئەسن سەرقەبران و ختم و مەول و ئەمسانەکەن ئێمە هیوادارین ئەمان نەمینێ ئەمان بگەڕێتەوە تا ڕادێ بگەڕێت بۆ لای ئێمە هەرچەند ئێمە ئێستا کەمین جاران 80 نەفەر بوو لەم شارە ئەم ئیشانە کرد ئیداران پیا کرد وەڵام ئێستا هەمووی دەوری 15 کەسێ ماوین بەڕاستی ئەم ئیشا لە دەست ئێمە دەرچووە هیوادارم بە هیمەتی خەڵکەکە و خەڵک و خوای شاری سلێمانی بێنەوە ڕێژی جاران و ئەم ئیشە بدەنەوە دەست ئێمە ئیش بەڵێ ئەمە پاکێجەکەی هاوکارمان دالیا کەمال بوو بابەتێکی جوان سەرنجی خست بۆ سەر دەستخۆش دەچینە سەر تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆی پاشیف ئەویش پاداشتی قورئان خوێندن و پێڕۆکردنی سنەت و ینی بە هەموو جۆرەکانی قورئان خوێندن پاداشتێکی هەیە و چۆن بخوێندرێت زیاتر پاداشتی هەیە ئەمانە گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ گەلێکی گرنگە تایبەت هەیوە ڕەمەزانە پیرۆزە چونکی شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن هەموو vê heyva pîrûz da ev pertûka pîrûz Qur'ana pîrûz kە hatiye xwarê çawa bixînîn بەڵێ وەرەتیل القورئانە تەرتیلە جەما بخێراتنا مامۆستا زیاتر بچینە نەوە بابەتی بەخێراتی مامۆستا جەلال خەیلانی مامۆستای ئاینی و هەروەها هاوکات لەگەڵیدا ئەندامی لەژنەی فتووە بەخێراتنی دەکەین بەخێر بێیت مامۆستا عليكم السلام ورحمة الله وبركاته بخير ومامستا بخير ومامستا باشي ممنون تانم اخوة بخير بي رمضانشتان بيروز رمضان يعيش بيروز بخاص سلامتهم يا ربي صحت شلون مامستا لقى رمضان براي عزيزا ايوه شلون والله الحمد لله واتي يا اخوة باز من سباس وكان سركوتونا ان شاء الله يا اخوة بخير دس خوشي برنامج كان تندي كان براستي من مدخل متابعة كم شتي زور جان بخشكلي لو رمضاني دستان خوش بي دور سباس ان شاء الله اخوة بخير لو ما حسابك لقد او ميوانا بريزان ان شاء الله ان شاء الله خويا قولا او انسان بو خوابك ان شاء الله خواه قبوليك اگر هر امشگاری تشتهبو او پی گوره دبین پیمان نا سپاس تانك برنامج هي بو خدمتي اشتكان دان زور ريكنو جي رخنمان نينا براستي يعني اشتكان ممنونين سپاس تانك سپاس ما مستبچینا نو بابتی دا گله جرا بحث قرآن خواندنه و اجر و پاداشت قرآن خواندنه چت نو هی و رمضان پیروز دا چیش در وی هی و رمضان پیروز دا هات کردن گله دیر و دریش و جاری همه از بابتی بین مسرون اوید قرآن نخینن زانن بس نخینم تا یبتیجید هی و رمضان پیروز دا پشت اینگم چین اوا کو گله جرا هات گوتن ام دوباره بکین اگر کسک زانا بد قرآن خیندنه دا وعلم جهابة قرآن بخينت بس نخينت شو قلنا هيك السروي هي يعني جي تشتكي قصية خذي مثلا خير أجا بخيني خيرة بس أجر نخيني شو قلنا هالسرني بلى بناوي خوي مخشندي مهربان طبعا جوري قرآن بإما تعريف ناكلي في ناس ناكلي يعني جوري قرآن بس قرآن خوي بخوي بيناسي خوي تعريفي خوي كردوا
چونکە قورآن لەو مستەوای نییە کە لە عەقلی ما ئەوەندەوەیە بتوانین ئەمە حەقی قورآنی بدەین بەڵام ئەمە ئەتوانین گەورەی قورآن هەر بە ئاەتەکانی قورآن بەحث بکەن کە بەڵێ بەڵێ کە خۆی وەسفی خۆی کرد لو أنزلنا هذا القرآن على طبعا کۆمەڵێک ئاەتی پیرۆز هەنە لە قورآن کە باسی گەورەی قورآن ئەکەن یەک لەوانە هەلوون منە لەبەر مناسبەی مانجی ڕەمەزان کە ئەفەرمی شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان يعني گەورەی مانجی ڕەمەزان بەوەی گەورەکە ئەرێکە لە مانجی ڕەمەزان قورآن دابەزیوە بۆ پێغەمبەر سەلامی خوای لەسەر بیت صلى الله عليه وسلم جاء أو قرآن مواصفاتي شيء هدى للناس بما وند كفاية له قوري قرآني قرآن ريبي شاندري راستقيني أبو مخلشي وقرآن جوازي لنا حق باطل كاتن اشتي راس درست واشتنا درست ولسندين آيتي ذيك أخوي قوري كبحسي قرآني أكاتن يكلوانا عليه وفرمني وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين إما أوي دامان بازاندية لنا قرآني بيروز أو آية أو سورتانا كهميان شفانا وتسارسرن تسارسري نخوشي دارينو تسارسري نخوشي زستيشن يعني هو يكلواني قرآني هلا آيات الشي ديك أخوي قولة تأكيد لسر أو بابتا كتوا يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور خوای گەورە فەرمی خوا مەوعیزەیەشی بێوە ناردێ مەوعیزەکە لەگەڵ قورآانی پیرۆزیتی اینجا ئەو قورآانە ئەفەرمی شیفاء لما في الصدور چارەسەر و شیفایە بۆ ئەو کەم و کورتی و غەڵ و غەش و شتانەی کە لە ناو دڵ و دەروونی ئینسانی هەنا قورآن ئەتوانی چاش بکاتەوە مامۆستا بەس مادام تا ئەف بابەتە بەحث کرد بەریان بچینە سەرۆن ئەوێت کو نەخینن بەڵێ ئەو بابەتە من شو يعني او تو بخينن كو شفاء اگر صابت مثلا شفاء بو هر نخوشيك جستي يون جيون نفسي او روحي تو بتخوندن كو كشفاء بدبوي كاس نخوش لرا طبيعي قرآن خويندن بخوي هم كس بتايبتي لو سردمي اتواني قرآن بخوينيتن يعني قرآن شتيكن وسرايتو ولا كتابك وكو هم كتابه شي ديكو حتى لسر ولا جيري شي بوكرا وكتابه كان ديكشني هر توزيك کەسێ خوێندەواری هەبێ ئەتوانێ قورآن بخوێنتەوە بەڵام قورآن خوێندنەوە ینی ئادابی خۆی هەیە قورآن خوێندن ینی هەر لەوە نییە کەسێک ڕاست بیتەوە و دەستداتە قورآن و بیخوێنتەوە و ینی نەزانی چۆنیە خوێنتەوە و چۆنە قورآن کۆمەڵێک ڕێنمایی هەیە ئاینی پیرۆزی ئیسلام دیاری کردینە بۆ قورآن خوێندن ئینسانی قورآن خوێن ئەبی مراعەتی ئەو ڕێنمایی و ئەو ئادابانە بکات بۆ منە ڕۆنمایەکان من بە تەسەلسل باسیەکەم کە تقریباً بریتین لە 8-9 ڕێنمایی ئەوانە پێویستە هەمویان جێبەجێ بکرێن لە کاتی قورآن خوێندنە ئەوەی کە قورآنە خوێنی مەراعەتی ئەو ڕێنماییانە بکە یەکەمیان ئەوەیە قورآنی پیرۆز بەخۆی لە قورآن وا هاتووە بۆ پێغەمبەری سەلامی خوای لەسەر بیتن کەخوا فەرمان بە پێغەمبەریەکە ئەرێ لە کاتی قورآن خوێندنێ وەرەتیل القورآنە تەرتیلە قرآن بترتيله وبخويني طبعا ترتيل وشيش عربية أقول ما ترجمة كردي بكينوا يعني شلون ترتيل أويا كأتو كاتي كقرآن أخويني زور لسرخو بيخويني ودواي لسرخو خويندن زور بورديش بيخويني ودواي أوي مراعته رتشاوي همو حركاته سكناتي كلناو بيتكاني قرآني هنا بيكي ودواي أوي أبي مراعته تشاوديري همو شدو مدكاني قرآني جبكي أوانا تقر تواو كردن بيت أقوتريتو ترتيلي قرآنت أويان ترتيل أميان ترتيلا رين ما يشدي كزرورة له قرآن خويندني مسألة دنك يعني دنك خوشي له قرآني زور زور ضرورة كسك أقد دنجي خوش بي قرآني بدنجة وبخويني زور بيروزة خلشيش مبشينا استفادة لأكاتنو بلايا وخوشها بلا ما كسيك دنجي مساعد نبو دنجي خوش نبو هيت ضرورني أو كسب دنج برندي قرآني بخويني شو كدنج كاريجري خوي هي أجر نخوش بدنجي قلناها نادم زور قناحة بلام باشنية بدنج برندي وبخويني أتواني لو خوي جويلة خو بيتوا نك صوتي خوي زور برند بكاو بو يخلق جويلة بي بلام كسيشي دنج خوش والله قد دنجي خوش برز كاتوا إلا لهندك حالتان بيك مثلا بخو معنا زانين لهندك شوينا أو بابتي اشترى زور الاعتيادي خرج جوي أداتي وكاري قريابي
یەشی تر لەو ڕێنمایانە کە پێویستە بۆ قورآانی پیرۆز مراعات بکرێتن لە کاتی قورآانە خوێندرێتن ئەندازەی خوێندنی قورآن مەسەرەن گوێمان لە ئەبی لەکەندە خەڵکەرێ من ئەو مانجە ڕەمەزان 12 ختمم کردیا یەکەرێ 10 ختمم کردیا یەکەرێ 5 ختمم کردیا یەکەرێ زۆرم خوێندیا یەکەرێ ئەوەندەم خوێندیا خوێندنی قورآانێ حد و حدودی خۆی هەیە ئەندازەکەی چەندە تو چەند بخوێنی طبعاً ئەو زانا بەڕێزانەی ئەو زانا گەوریانەی لە مێژووی ئیسلام کە شارەزایی تەواویان هەبە لە قورآانی پیرۆز لە خوێندنی قورآانی پیرۆز ئەو بەو شێوێ بۆ ئێمان دەستنیشان کردووە یەک لەوانە ئیمامی عوسمان ڕزا و ڕەحمەتی خوای لەسەربی و زەیدی کوڕی سابیت ئیبن مەسعود کە ئەوانە پسپۆری قورآن خوێندن بووینە ینی یەکەم شارەزا بووینە ئەوانە ویان دەستنیشان کردووە بۆ ئێمە تو بتوانی لە هەفتەیەک لە جمعە تا جمعە ختمەشی قورآانی بکەی باشە ینی لەوە زیاتر نەبی دەرەوەی ڕەمەزانی بەڵێ لە دەرەوەی ڕەمەزانی و عامە ڕەمەزان ڕەنگە هەندێک تایبەتمەندی هەیە و خەڵک زیاتر ئەپرژێتە سەر قورآن خوێن و شتیوە بەڵام بەعام ئینسانی قورآن خوێنەگە بیوێ قورآن بخوێنی لە هەفتەیەک ختمەیەک بکە ینی وا ئەگەینە ڕۆژێ 3 جز و شتێک بخوێنی ئەوە حەقی قورآانی ئەدەیە چونکە هەیە هەرێ من ڕۆژێ 10 جز و ئەخوێنم حتمما ئەتوو 10 جزوی قورآانی بخوێنی واللهی ناتوانانی مراعاتی شەدە و مەدە و وردیاتی ناو قورآانی بکەی هەر بەسەریعی بەسەدا ئەڕۆی و حەقی ئەو قورآانەی نادێ قورآن ڕێنمایەشی دیکە کە زەرورەتە لە خوێندنی قورآانی پیرۆز مراعاتی بکرێتن ئەو کەسێک کە قورآن ئەخوێنی ئەگەر خوێندەواریەکەی بەو شێوەیە بیتن لە قورآانی حاڵی ببی و تۆزێک لە عەرەبی شارەزا بیتن ئەوەیە کە ئەو ئینسانە لە قورآن خوێندنەکەی تێبەفکری بیری لێ بکاتەوە بە تەدەبور بی چونکە فەرمانەکە وهاتووە چونکە لۆ قورآانی ئەگە تو بە تەدەبورەوە بخوێنی تو سوودی لێ وەرەگری زۆر جاروە هەیە بەعزێک کەس وەکو ئەرێ ڕوبە تالین یەقرأ القورآن والقورآن یلعنه زۆر کەسی قورآن ئەخوێنی لە هەمان کاتیش قورآن لعنەتی لە خودی خۆی ئەکا ئاگاشی لێنە چێنە ئەوانە مەسەلەن چۆن کابرایەک بینی نمونە زالمە يعني بصراحة الظلم كإذا الظلم أنواعي هي استمكاتن كتشي آية القرآن يشخوي أخوين تواري ألا لعنة الله على الظالمين دابا شو خوي لعنتك إلى خوي أكاتن يعني بيني حاشا كابرا دروعك دروينا مشهورة بدروكن كتشي قرآن يشخويني قرآن فرميتن ألا لعنة الله على الكاذبين كتشي أو آياتي بخوي أخوين توا أو النفرت لخوي أكاتن بويا أجر كسك تدبر بكلام معناه قرآن ولا حقيقتي معناه قرآن تبي عملي بيبكات ليه أبي عملي شبه بكات وبيدي بكات بس ما مستعمل وانا كذا وكسب لي والله من صفة خرافة متدا هي ما دام آتش باسي وصفة خرافة ديك بقى من يخوين موا نعم قيدنيا بابي خوين توا بله بلام لخوين نوي كي بتواني السود لي ورقري بله نك هترك نك علاجنيا باش بيخوين نوا بلام كجارك دو جار بيرد ليك دواري والله أو آية اللي صار من تطبيق بدا حول دم أو صفة خرابات شاشبكم بله وارن ما يشيدي كلو قرآني بيروز ضرورته قرآن هروها بالروتينين خوين ريتو بعبارتك دابرو يا خواري يك لمرزكاني قرآن خويني أويا عليتو قرآني أبي بزبان بخويني قل هو الله أحد بزبان أي خويني لهمان كاتش أبي بعقلي خوش تفاهمي بكي عقليش لأنه عقل ليش بدأ يوا وري بقري بعقليش ولا عيني كاتش دا بقلبي شواء أبي وعز وإرشادي لي ورقري يعني قرآن كلامي خوايا دبي أو سيد ولانا يابن نكرتوها العبارة كي بصر دابرويو هيجي دي كنبي وخالي شدي كزرورة بو قرآن خوين دني بيوستا أو كسيك قرآن أخوينيتن أبي قرآن نكاتا وسيليكو أمرازك بو معيشة جيان بازرقاني بيونك بازرقاني أول عيني بيروزي إسلام يعني شهرتي خوي بي زياد أو اشتناوشيتوا مثلا نبيني بجورة كسيك هنا لسر قبستانه كان للريوباني ولولا دعني شتي وقرآن شي أخويني وهمي ما بستكي أويا خلقك شتشي بداتيها وكاري بكاتن يعني قرآني وكو وسيليك بكاردين دو معيشة وجياني خوي أي أوش دكويته وقالبه كسك بيوت خوي بيانته بيشو خوي بي مشهور أوش خالك أوش بما يشغل سزاكاني دوزخ يشغل وانا كصنفن أولاً كقرآن خوينكن ما بستكانين أو بوزياتر وكوي لخوان لخوان هر سبابتي تيدان يك أويا قرآن بيك يا وسيليك وأمرازك بو أوي معيشتي خود جاني خود بيدابين بكي چونكا أري ديني ما عليتن
قورآن ئەتوکە ئەیخوێنی قورآنێ بکە وەسیلەیەک لە بەینی خۆت و بەینی خوای لە ڕێی قورآنەوە داوا لە خوای گەورە بکە نەک ئەتو قورآن بخوێنی قورآن بکێ وەسیلەیەک لە بەینی خۆت لە بەینی خەڵکی قورآنێ بخوێنێ ئەوجا لە ڕێی قورآنێ داوا لە خەڵکی بکەی بەرێ هاوکاریم بکەن قورآن با وەسیلە بی لە بەینی تو بەینی خوای نەک وەسیلە بی لە بەینی تو لە بەینی خەڵکی کەمێک لەسەر ئەوە بوەسین چونکە خەڵکانێک هەنە ینی لە بەرامبەرەوەدا پاداش وەردەگرن بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە کە لە بەرامبەر خوێندنی قورآن یاخود تعلیم و فێرکردنی قورآن کەسەکە پاداش وەربگرێت یاخود پارە وەربگرێت ئەوەی دوو نەوع بابەتیە من کارێم یعنی قورآن بۆ معیشت نەبی وەکو ئەوانەی گوتم لەسەر ڕێگا ئەخوێنین لە قەبستانە لە هەندێک شوێنە ئەخوێن و دو سێ سوورەت و شتێکە خوێن و خەڵکێک پارەشان ئەداتی تیجارت بە قورآنەکەن من ئەوانم مەبەستە بەڵام ئەو خاڵی جەناب باسەکە مثلا کابرا کەسێک فێرە قورآنە کاتن یان وەکو مناسبەی تەعزیە و پرسە و ئەوانە خەڵکە قورآنی ئەخوێنی ئەویش تو ئەگەر حقیقەتت ئەوێتن نابی ئەمە معاملەی پێوە بکرێ بەڵام مەبینی کەسێک لە تعزیە قورآنە خوێنیتن و طبعا صاحب تعزیەکە دوایە هاوکاری شیاکە هەرچە نەبێ ئەو پیاوە دوو ڕۆژ سێ ڕۆژ لەوێ بووە لە لایوان و وەکو هاوکارێکیکا یان مەسەرن کەسێک قورآن بە کەسێک کەرێتن هاوکاریەکی ئەکرێتن لە مادی بوونی قورآنەکەی چونکە ئەرێ خەیرکم من تعلم القورآن وعلمه باشترین کەسین ئەوێ خۆی فێرە قورآن بکا و خەڵکی فێر بکە ئەوەی ئەو شتانە ئەکاتن ئەگەر هاوکاریەکی بکرێەوە معنیەوەی نیە تیجارەت بە قورآنی بی ئەو پاداشتێکە بەڵێ پاداشتەکە لە پێناو مادی بوونەکەیدا بڵێ خاڵێکی دیکە هیچ وەختێک نابی قورآن لە ئەغراضی سیاسی بەکاربێ یاخود لۆ بەرژەوەندی بەکاربێ یان قورآن لۆ ئێغرا و تەفرەدانی خەڵکی بەکاربێ ئەمە زۆر جێگای مەترسیە بەڕاستی چکە ئەبینی زۆر جاوەیە خەڵک ئاەتێک لە قورآنە خوێنتەوە یان بابەتەشی قورآنی پێشکێشەکاتن بەڵام ئەگە ورد بیری لێ بکەیەوە سیاسەتەشی لە پشتە ئەمە ئەوێ بۆ سیاسەتە بۆ ئەوەی کەسبی شتێکی پێ بکاتن دو ئەغراڵی سیاسیە ئەمە ئاینی پیرۆزی ئیسلام شتێککە دەمەوێت لەگەڵەوە باسکەم ینی زۆر جار لە دادگا یان ئەگەر باسی دادگاش نەکەیت بە شێوەیەکی دیکە ینی بەشێک لە پارێزەرەکان ڕەنگە ئەمانە ژمارەیان هێندە زۆریش نەبێت بەڵام دەمێ قسەی لەسەر بکەیت جاری وا هەیە بە شێوازێک لە کارکردن و لێهاتووی خۆیان ئاەتێک بەکاردێن بۆ نسخی ئاەتێکی دیکە بۆ بابەتێکی دیکەی قانونی ئەلم حاڵەتەدا کاری ئەم پارێزەرانە چۆن دەبێت تەمان من ڕێزمان هەیە بۆ هەموو پارێزەرێک بڵێ ینی پارێزەریش تەبان ئینسانیش قانونیە بڵێ ئەو شارەزای بواری قانونە قورآنیش هەر قانونە بەخۆی ینی قورآن بەشی زۆری قانونە و یاسایە یاسای تەشریعیە ڕۆژیانی ئینسانی هاتیە ئەو ئاەتەی کە بەکاردینیتن طبعا وەکو گوتم بەکارهێنانی ئاەتی قورآنی پیرۆز خوانە خواستا لۆ ئەوەی بیتو شتەشی ناحەق بیکەی بە حەق یان شتەشی حەق بیکەی بە ناحەق ئەمە کارە ساتە خۆی لە خۆیدا بەڵام ئەگە ئاەتێکت لەسەر واقعی شتێکی نایەوە پارێزەر واقعێک ڕووداوێکە شمولی ئاەتێک لە ئاەتەکانی قورآنی پیرۆزەکاتن خودی ئاەتەکە بینتەوە بێ بابە ئەوە چۆن لە قانون هاتووە لە قورآنی پیرۆزیش نەسەن بەو شێوەیە هاتیە و ئەفەرمیتن ئەمە هیچ ئیشکالی تێدانە بەڵام خوانە خواستات و قورآن بۆ ئەوی بەکاربینی یعنی وەکو برێ تەزویرێک فرتوفێدێک لەناو ئیشەکەیدا بکەی بە شێوەک لە شێوەکان ئەمە ناکرێت قورآن و ئەو بابەتانە بەکاربێت پێم وا بێژوان دەیەوێت بچین لەسەر بابەتی سونەش کەمێک پرسیار بکەین ئەمن کە تازە کاک محەممەدیش باس کرد ئەمن لەگەر ئەویمە قورآن بابەتە زۆر بەرفراوان ئەمە ناتوانین قورآن و سنت هەردووی پێکەوە باسکەین سنت با بمینێ قورآن ئەوە هێشتان یەک دنیا مەوزوعمای ئەسڵان باز بکرێت زۆر باش ئێستا ئەوە بەس جارێ ڕێنمایەکانی قورآن خوێندن ئەوە جارێ بەس قورآن خوێندنەکە باشە بە ئەوانەی خەڵک باسکەین مامۆستا ئەگەر مەجال بدەیت دوو ڕێنمایی دیشانە ئەوانەی باس بکەن چکۆ ئەنە زەرورن بەڕاست زۆر باش وەکو باسم کرد گوتم قورآن نابی و ئەغرازی سیاسی بەکاربێ نابی بۆ مەسلحەتی شخصی بەکاربێ و نابی بۆ ئیغراکردن و تەفرەدانی خەڵکیش بەکاربێت ئەمە دەبی خۆ پارێزیندەوانە دوای ئەوەی قورآن خوێندن کە قورآن ئەخوێندرێت چکە ئەوە ئیشکارێکە لە ناو کۆمەلگای ئێمە زۆرەیە خوا ئەفەرمی وەئیذا قوریئ القورآن فاستەمعوا له هەر کاتێک قورآن خوێندرا ئەبی ئێوە گوێڕایەڵی بن گوێی بدەنێ من قورآن ئەخوێنم کە زانیم لە شوێنێک قورآن ئەخوێنم خەڵک گوێم نادەتێ نەیخوێنم باشترە احتراما لە قورآنێ یان مەسەلەن فەرەزنا ئەگەر من خوێندم خەڵکەکە احتراما لە قورآنێ ئەبی گوێ ڕابگری یعنی دەبی یەک لەو دوانە یان ئەو نەیخوێنی یان کە خوێندی ئەوانەی لەوێنە
احتراما دەبی گوێ بەڕابگرن چکە لە مەجلیسێکا مەسئولی قسەیەک بکاتن خەڵک هەموو بێدەنگە بیگوێ ئەداتێ ئەدی کە کەلامی خوای بخوێندرێتن بۆ خەڵک ئەو ئەدەبەی نەبی گوێ بداتێ بەشێک لە زانایان لەسەر ئەوە دەڵێن مەبەست لە خوێندنی قورئانە لە نێو نوێژدا ڕێی چیە لەسەر ئەمە ئەجا ئەوە ئەو خلافە هەیە لە بین علەماکە ئەرێ وەدا قورئ القورئان فاستەمعوا له ئەرێن دەو کاتێک کە لە ناو نوێژیە بەڵام ڕێی زۆرترین ئەوێ چکە تو لە ناو نوێژێ دەبی هەر گوێی بدەیە هیچ چارەت نییە بەڵێ چکە تو لە ناو نێژی خۆ قسە ناکەی قسەت مەمنوعە قسە بکەی نوێژت بەتاڵەبی ئەوە دەبی لەوێ ئیستیماعەکە و گوێ لێبوونە کارەیە بەڵام ئەوە حاڵەتەکانی دیشە بەڵام حاڵەتەکانی دیش وەکو گوتم ئێستا لە مناسبەی تەعزیە و شتیوە زۆر زابینی قورئانە خوێندرێ خەڵکێک لە ناو مزگەوتێ ئەو لەولا قسەکە ئەو لەولای پستەکە ئەو گوێ نادەتێ ئەو یعنی لە بنگوێوی قورئانە خوێندرێ بەڕاستیەوە بێحترامیشی گەورەیە بەرامبەر بە قورئانێ مامۆستا یعنی مامۆستا ئەگەر ئەو ڕێنمایەتە بەحسکرین ئەس باوەرکم هێشتایەت ماژی ئەو ڕێنمایەتە بەحسکرین کەسێک بخینێت و وان ڕێنماوە جێبجێنەکەت بوون و منەبەز یا کەتی سەر دەبی بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمین گەل خۆت خینێت سوارێدا گەل خۆت خینێت گەل جەماعەتت خینێت بەس وان ڕێنماوە جێبجێنەکەت گونەهبارە خێرگەهتە یانژێ تشتێکێت خینێت و خلاص ئەوە وەکو گوتمان ئەو ڕێنمایانانە کە زەرورن بۆ خوێندنی قورئانێ ئەو جاگە کەسێک ئەو ڕێنمایانە بزانی و وەکو ئەرێ عەمەلی پێنەکە ئیشی پێنەکە ئەوەی هەنەزانی نەزانێ ئەوە مچینە زۆر تەکلیفی لێ ناکرێتن دەبی حەوڵ بدا خۆی فێر بکە بەڵام ئەگەر فێر نەبوو بە هەر شێوەیەشی بمچینە مکەلەف نەبی زۆر و بە پێی تااقەتی خۆی هەرەوەندە ئەزانی و مشکلە نیە بەڵام کەسێک ئەو شتانە بزانی بەڵام ئیهمالی بکە ساب بۆ گەورەی قورئان نەکاتن بەڕاستی ئەو پیاوە لە خوێندنی قورئانەکەی لە جیاتی خێری بگاتێ گەورەترین گوناحی ئەگاتی چکە ئەوە بێڕێزیە بەرامبەر بە بەرنامەی خوێندنی قورئانەکاتن کە بەرنامەیەشیەیە کەتەلۆکێشیەیە تو لەو کەتەلۆکە لا ئەدەی و بەو شێوەی ناخوێنی ئەوە دیارە حساب نەکردنە بۆ قورئانی پیرۆز بەڵێ مامۆستا پرسێکی دیکە ینی سەبارەت بەو کەسانی کە دەیانەوێت قورئان بخوێنن بەڵام فێر نەبوونا دەگوترێت خێری زیاترە ئەو کەسانی کە دەیانەوێت بە حونجە دەیخوێننەوە لەبەرەوەی هەم خێرێکیانی قورئان خوێندنەوەکەیە یەکێکیشانی ئەوەیە کە ئەزیێتیان هەیە تاوەکو فێر دەبن ئەمە تاکەی ئەم خێریان بۆ دەنووسرێت ینی هەر دەبێت ئەوها بەردەوام بنیان دەبێت خۆی هەم فێرکەن چۆنیە قورئان زەنی قورئان لەبەرەوەی کەلامی خوای گەورەیە بەڵێ دەبی ئەو پەڕی ڕێزی بژیرێتن کەسێک حەوڵەدا خۆی فێرە قورئان بکە ئەگە زانی فێرەبی بە تەواوی شەک نییە 100% وەکو قاریعەکانی مەشهور لەو دنیای وابخوێنی بەڵام بە شێوەیەشی وە فێرە بیتن کە ڕەخنەی لێ ناژیرێ کەلیماتەکانی غەڵەت نابن معنای غەڵەت مەقبولە تۆزێک ئەوە باشە بەڵام ئەگە کەسێک بزانی فێر نابی بەو شێوەی هەر بە غەڵەتی ئەخوێنتەوە سەر و بەری دیار نییە جاروێ بە شێوەیەشی و ئەخوێنتەوە ئەگەر لە ڕووی مەعنا تەماشای بکەین ممچینە هەندێک شتی وا بخوێنتەوە خانە خواستە کوفری لێ ڕووبداتن ڕەبتی ئاەتێک لەگەر ئاەتێک کەلیمەیەک لەگە کەلیمەیەک نازانی ئیشکالێک دروستەکە ئەو ناوە کەسە نەیخوێنی باشترە یعنی چکە خوای گەورەش بەو شێوەیە تەکلیفی نەکردیە بەرێ بە پێی توانە و تااقەتی خۆت ئەگەر فێر ببیخوینە ئەگەزانی فێر نابی وەڵا برێ چونکە هەر قورئانە و گەورەیە ئەگە بە غەڵەتیش بی مشکیلەک نییە ناکرێەوە مەجالی تێدا نییە مامۆستا لە سەرەتاش باسم کرد بەڵام هەتا ئێستاش نەتگوتیە باشە کەسێک دەزانی بخینی هەتا لە ناو ڕەمەزانیش یان ئەوەتە مەشغوڵە یان ناخینی یان ئیهمالە گوناحبارن ئەوانە یان نە بەڵێ ئەو پەڕی گوناحی هەیە کەسێک کە قورئانێ لە فەرمودەکان بە حەبس هاتیارێ هەر کەسێک حەبسی قورئان بکە حەبس بەو معنەیە لە ماری دابنی نەیخوێنی و هیچ حیسابی لۆ نەکا لەسەر ڕەفەیەک لەسەر شوێنێکی دامنێتن بەڕاستیەوە لە هەندێک زیاد بە وشەی لەعنەت لۆی بەکار هاتیە قورئانەکە خۆی لەعنەتی لێەکە باشە مامۆستاگەرە و کەسە مەسەرەن نەچێ پرۆسەی هێنانە خوارەوەی قورئانەکە و کردنەوەی ئەوە نەکاتەنا و سوورەتانی چەند سوورەتێکی لەبەرە بێوێ بیڵێت و حجەی لەسەر لە ناچی با هەر باشترە بە هەر شێوەیەک بیتن بەڵام قورئان ئەتو ئەگەر بیخوێنی حەقی هەموو قورئانێ بدەی باشە تو نەک حەسری بکەی لە کۆمەڵک سوورەتت کە لەبەرت کردینە بەس ئەوانە بخوێنی و دووبارە بکەیەوە ئەدی ئاەتەکانی دی قورئانەکەی دی ئەتو تەجمیدی بکەی هیچ حسابی لەگەر نەکەی ئەوە کارێکی باش نییە سەبارەت بە گوێگرتن هەمان خێری خوێندنەوەی هەمان قورئانە قەیدینەوە تو چۆگوتی ئەڵعەف الئیمانە تو هەندە شێخوێنی هەباشترە ئەو فەرمودەی کە تازە باسم کرد و تووشی ئەو حاڵەتەی ڕەنگە نەبی بەڵام یوەش نییە تو بە تەمای چەند سوورەتێک لە هەموو قورئانێ بگەڕێیت ڕاستە نەمە بەستم ئەوەیە ینی گوێگرتن لە قورئان ڕادیۆێ هەمان خێری خوێندنەوەی هەیە ئەگەر گوێ لە قورئانێ بگری بەڵێ گوێ لە قورئان دەگرین مەسەڵەن قاریئەکە و سەوتی خۆشە و بۆ منەوە ینی سەو دەنجی زۆر خۆشە بەس بە خۆت بخوینەوە گوێ بدەیێت
خوێندنەوەکەی خۆت خێری زیاترە بەڵام گوێدانەکەشی نارم ینی بەرا بە قەدەرەوەی خێری نیە بەڵام زۆر خێری زۆرە ئەگەر دایک و باب منداڵەکانی خۆیان فێری قورآن خوێندن نەکەن نەدەنە بەر قورآن خوێندن گوناحبار گوناحبارن واجبە لە سەریان باب چکە یەک لەسەر ئەوانی دایک و بابەتە بی دایک و باب منداری خۆی فێری دین بکە طبعا دین سەرتاوە لە نوێژ و ڕۆژی و ئەرکانی ئیسلامەتی دەست پێەکە و جاوردە وردە دێتە سە قورآن خوێن و دێتە مەسائلی شەرعی مەسەلەن ئەوانەی کە زەرورە هەموو مسلمانێک بیزانی ئەوە پێویستە دایک و بابەوەی بکەن ئەگەر نەیکەن و مقصر بن لە ئیشەکەی بەڕاستی پێ گوناحبارن دەبێ هەوڵ بدەیت و منداری خۆت فێرە خوێندن بکەی و فێرە قورآن بکەی و فێرە واجباتی دینی بکەیت بەڵێ دوایین پرسێکی دیکە ڕەنگە زۆر کەسێ ئەمە لە کاتی قسەکردندا یاخود بابلین لەو شوێنانی کە پێویستە سوێن بخورێت سوێن خواردن بە قورآن بە هەم بەڕاستیەکەی و هەمیش بە ناڕاستیەکەی لەو حاڵەتەدا ئەوەی زۆر ناڕاستیەکەی جایز نییە بەڵام لە ئەگەر بێت و لە حاڵەتێک مەسەرەن بمێ شتێک بۆ ژوان بسەلمێنم بڵێم بە قورآن دەست بە قورآن دابنێ خۆی سەد قورآن و قورآن ینی ئەوانە چۆن سیر دەکرێن هەم حاڵەتی ئەوەی دیکە کە با بڵێن سوێن بە قورآنەکە دەخوات بەڕاست و هەم ئەوی دیکەشی کە بەدرۆ یانە قسەیە دەگوترێت دەگوت بە قورآانی قەدیم ینی قورآانی قەدیم و ێستا قورآنێکە هەندێک لەفز هەیە ئەگەر قسەیان لەسەر بکەێمە طبعا سوون خواردن ینی حقیقەتی سوون خواردن بە قورآانی نییە بەڵام لە ناو کۆمەلگای ئێمە وا باوە کابرا دەستنوێژە شوادینی قورآانە شێ لەسە مێزەشی دانیارێ وەرە برێ بەو قورآانەی دەستی خۆش دەبی لێ بدەی من ئەو ئیشە من نەکردیە سوێندانی شەرعی بەو شێوەیە نییە حلف سوندان لە شریعەتی ئیسلام سێ کەلیمەنە والله وبالله وتالله هیچ پێویست ناکات و قورآانە بینی یان دەستنوێژی بگری یان بەرێ قورآانە بینە تەنها کاکە وەرە تۆ ئیشت نەکردووە ناوەرە سوندم بۆ بخۆ والله وبالله وتالله ئەو ئیشەم نەکردووە ئەمە قەسەمی ڕاستەقینەیە بەڵام ئەو قورآانەکە بوویتە عادەت خەڵشی ئێمە دەین دایانی وەڵە قورآانیش ئەوانەی تێدانا قورآن نەوعما حیبەتەک و سافەک لۆ کەسەکەی دروستەکە لە ڕووی دەرونی و نەفسیەوە مەسەن کابرا من چینە لەو گۆڕێ برێ والله وبالله وتالله پێی چ نەبی هەر تەلەفوزەکە ئیکا بەڵام کە دیتی قورآانی لە پێشە و دەستی بۆ قورآانی برد مە بەخۆ زۆر حاڵەتی وامان دیتە کابرا هەبووە زۆر تەکلیفیان لێکردیا و ئیشت نەکردیا ئەرێ نەمکردیا دەی وەرە دینین بۆ نێزی قورآانی نێزی کە بی دەستی ڕاست یەکسەر حاڵەتشی سەیری لۆ دروستەبی ئەکشێتەوەی کاکە ئاعترافە کارێ من ئەوی شەم کردووە زیادانانی قورآانێ لۆ ئەو بابەتەیە بەڕاستی دەنەخۆی سوون خواردن والله وبالله وتالله ئەوە سووندا مەسەلەی ڕاست و درۆژ تەبیعەت سوندی بەدرێ بخۆی ئەوە گوناحەکی زۆر گەورەیە بەڵام شریعەتی ئیسلامیش فدیە و کەفارەتشی بۆ دانەیە کە کەسەکە کە سوندی بەدرۆ خوات لە حاڵەتشی ناچاریش هەن نەکەت و بیکێ عادەت هەلەو گۆڕێ سوندێ بەدرێ و خۆی هەندێک حاڵەت هەیە ممچینە ناچار ببی سوندت بە درۆ خوادیا و جاوە لاوبی لابی دەست بە قورآانی دادابی ئەوە فدیە و کەفارەتشی بۆ دانرێ ئەوەی بکە باز مامۆستا فیدیۆی کەسی چاوت ئەف سیندە خوارین نوکە تو بکرد خلاص ئەڤرۆ پێوەوە نەکرد فیدیۆی بدایان تۆ لەمە دووە لە ڕابردوو ئەگە کردو بیاگە پێی بکرێتن مەسەن تعویز بکاتەوە باشە بەڵام ئەگەر هەر پێشی نەکراویان نەیزانی چەند جایوە کردی مادەم تۆ بێکیدە ئینشاءالله عەفە الله عەمە سەلەف بەسەما ئەوەی کە کردوێتی نەک ببێتە عادەتێک هەر کەسێک بێت خراپەیەک بە جۆرێک لە سۆند خواردنەکان داپۆشێت بڵێ وەڵە دوایی ئەمن نانە ئەوە نییە من بۆیە دێ ئەو معلوماتیانم ئەوە بۆ ئەوەی نییە تو برێ کاکەوە نییە سون بخۆ دوای فدیەی بداویان کەفارەتی قورآانەکەی بدا و ئەوە وەڵا لەسەر تەڕواوانیە وەکو ئەرێم بۆ حاڵەتێکی ناچاریە جاروەیە لە حاڵەتێکە لە زروفێکە تووشی سوونخوانێکە بی فیدیۆوی چە بەس کورتی فیدیاوی ئەوەیان دەبی سێ ڕۆژە بە ڕۆژەبی یان ئەبینی ئیتعام و عەشەڕەتی مەساکینە نانی دەفە قیرادەیان ئەو کیسوەتەوەم بەرژان بۆ تەرتیبەکە خودشتە ڕۆزی بێت مامۆستا خودی خێرا بنوێسێت دەم گەلێکی کوردبی وی بابەتی بەرفرە ئینشەڵڵا خودی سەر مەحسێب نەکرد ئەنزانم بابەتێکی دیان بەحەسکردی بێ بۆ مەزەتر بەحس بکردەوە بس ئینشەڵڵا شەوێت بێت تایبەتیژی شەوێت لەیلەت القەدر خودی حەز کردم لێزەتر بەحسکی مامۆستا هەر بابەت قورئانە بڕەئیا من ئەنزانم وجا ڕەئیا جەماعەتی گوت چەند ئەواتێکێت قورئان و پیرۆز بخوێنی تژوانە بژی مامۆستا من خزمەتکار نعمەتتر و خۆشتر و جوانترە قورآن لە پێش هەموو شتەکە یا الله
بخوێنمیان تەوەرەکەی باسکەین مامۆستا. والله قسەت هەیە لەسەر مەقامات و ئەانە بە والله زۆر ینی قسە زۆر هەیە لەسەر بابەتە بەس ئەمن ینی یەک ئەوەی تێبینی باش گچکەم هەیە لەسەر ئەو بابەتە فەرموو. دەبینین زۆر جار مەسەلەن زۆر لە مامۆستانی بڕدان زۆر کەس لە دژی مەقامات لە بۆ قورئان خوێندن ڕازم مەقامات باش نییە ئەوە نییە ئەسڵەن بە قەنەعەتی من مەقامات زۆر زەرورە حتا بەواجبەشی تەواوی دەزانم ئەمن لە بۆ ئەو کەسانی کە ئیمامەتی دەکەن و قورئانی دەخوێنن لۆ مەسەلەن ئەمە سوورەتی قافمان هەیە بس قوسكي دو نشنا دون وابد تبو شيب نمونه بو ما بحثناكي كان اواتك قرآن بيروس مقامات بخينا وبي مقامات نمونه ام بظالم انا شكي وقت ما يكون ام مناقشه يعني كنت ام مناقشه امن الرك دمج ذهب كمان مستشفى لا باخذ اللي بينا يا الله سورة قاف مان هي امن لو نمونه اجل كسك شعر زي مقامات نبي بزانك لو نمونه بو نوعي بخيني بسم الله الرحمن الرحيم ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. مثلا يسوي مقام كرد باش مقام شيء تقريبا حتى يعني حد شيء زور دل خوش كلام مثلا يعني بسم الله الرحمن الرحيم ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد. دنا باسي عذاب واحد ذكي باسي بهشت له ذاك ازت شهان درست استا امن بو مقامي دخيم كدروستا لبو او اياتنا بخند بس ها تخوش بينا هوي هرب خوشا جوان هرب مقاماتك يعني بيناسي وايات دكات هو مساله او دل خوش كربو اما بلام كاتك دا باسي جهنم شو بيت اخوان ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد. نزاني بمقام عزمي دخينه ويا كم زاخين مالون نمونه هو مقام شي فرحه ما مستن ناكل لبو او ايات انا بكاربين زياوازي تنزوله وي ان شاء الله خذ اشترازي خالد رازي او بنمونه شي عملي كزور ضروري مقامات يعني اگر نزاني مثلا باسي بهشتي دكي بو مقام صباحي تازه حزين خلو باسي بهشتي بحزيني دكي لو باسي مرجو جهنم بمقام شي فرح دكي براستي ضروري انسان خوي فير بك امن زور كانت انا اقول او قناعتي تشكيفينا كباز هذا من فضل ربي الله اكبر ما شاء الله خذ به ان شاء الله خذ بس ما جيب كذا دنجنا خوش لا امسين صحبتك يجينا من السترانه يجينا من القران لا طبعا بيش برنامج جملي والله دنجي زور ما شاء الله دنجي زور دنجي خوش زور دنجي خوش بس هو خوي درنيك هتا روجشي خوي بديار يخص دوزا الدويتي اللي قال من دكابه تمام ان شاء الله طب چینا آرام بختیار برادر ما ابراهیم هفکار ما السلیمانی بتما دعوت من کا افکش هوای افشبه گله خوشه چونکی قرآنت نافستود یه ان شاء الله خود بخیر بنویسید بس کابزان این کاد آرام بحث چیکت وی پاشی و او خود قوت آرام سلااو لە ئێوەش بەو خۆی عشرەیە نەخوێنی ئەم شەو داوەتیەکەمی
فەشەلی پێێت پێشتر وعدی داوەتدا پێچی مەدا ئارام پێشتر وعدی داوەتدایە لەسلێ تۆرن خوا گەورەیە بەس ئەو عشرێ با بخوێنێ دوایم لایڤە دەنگی خۆشە زانی ئەمێ باسیەوە بکەم کە لەگەڵ نزیک بوونەوە لە جەژن دە ڕۆژەکانی کۆتایی مانگی ڕەمەزان لە ئەمڕۆ بەجواوە ئیدی بازاڕەکان کراوە دەبنانە سە کەمێک چۆڵ بووە تا نیو کاتژمێرێک پێش ئێستاش بازار لە سلێمانی ژمەی دەهات هەم لە هاوڵاتیان هەمیش گەشتیار هاتبوون بۆ ئێراوە بازاڕەکان زیاتر بەشەوان کراوە دەبن و بۆ بە نەریتێکیش کە لە مانگی ڕەمەزان هاوڵاتیان لە شەوە کۆچاکانی مانگی ڕەمەزان بەشەوان دێن بازاڕیکردن و کڕینی پێداویستەکانی خۆیان ئەنجام دەدەن و لەگەڵەوە شلیژنە هاوبەشەکانی قایمەتی سلێمانی و چاودێری بازرگانیش لە جگەلەوەی کە بە ڕۆژ کارەکانی خۆیان ئەنجام دەدەن تیمیشیان تایبەت کردووە کە بەشەوان بەنێو بازاڕەکاندا بگەڕێن و چاودێری بازار بکەن هەم چاودێری کوالیتی کۆنتترۆل و کوالیتی ئەو خواردن و خواردنەوانی کە لە بازارەیە و چاودێریکردنی نرخەکانیش بە شێوەیەکی گشتی ئیتر وردە وردە ماڵاوەیە کرێت لە ڕەمەزان و لە جەژن نزیک دەبینەوە ینی ئەم دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزان کە دادێت هاوڵاتیان زیاتر ڕوو لە بازاڕەکان دەکەن بۆ کڕینی پێداویستی و ئەو شتانی کە ئەیانوێت جلوبەرگە کە وەکو ئامادەکاریەک بۆ جەژن وە من هەندێک گەشتیارم بینی کە لە ئێستاوە ئەو گەشتیارانە هاتوون بۆ شاری سلێمانی شوێنیان حجیز کردووە کە لە ئێستاوە تا ڕۆژانی جەژن بەشێکیان لێرە دەمێننەوە. ئەفکاری ما ئەڕۆم بەختیار باوەکی ڕاستە خۆش سلێمانێت گەلمەوی گەلەک سپۆز بووتە چه شەرت و شروطۆژی نەدۆنە دەردەستپێکی وعدی خوێ دۆی إذا وعد أخلاف فجأة دينا نوف موضوعي. دي تيشي ماذا طوال. شو خد استرازي بد. خدي كريمة بظني حتى بشتري رمضاني. أنا. تصدقت أم لبرجي دنجر رجال جملتوني بخوي. بجوب خدي كريمة حتى بشتري رمضاني قد تشليت وكاب بتشينا في موضوعي. إن شاء الله. باشن. يلا. طلع بهوي مانجر رمضان وبرز بنوي بلاكاني جرما بشكل هاولاتيانو بشوران بشوان كاردكن بشوفين كبلان بروج جرما. بەتایبەتی کە گەیشتینە ناوەڕاستی ڕەمەزان و کاتانە ئێستا بەڕۆژ گەرمتر بووە لە سلێمانی ژمارەیەک ئافرەت خەریکی دروستکردنی نانی تیری کوردەوارین ئەم ئافرەتانە دەڵێن بەهۆی ڕۆژ و گرتنەوە کارمان خستۆتە شەوان ئەنی ئاسوودەین کە دەتوانین عیبادەت بکەین و شەوانیش کارەکانمان بکەین نانێ تیری بکڕن نانێ سەری نانێ تانکی ئەو خۆشترەوە بۆشترە ئەزوارکەم سەحیترە نانی چ پێ دەڵێن ئەم بژنی نانێ سێلێ نانێ تیری نانێ تانکی یعنی تەنکە ئەوانە هەمووی تەنک نانێ مای کوردەواری و خلاصە چوو ئەو محەممەد دەڵێ ئەوەی کە ئەو باسی دەکە ژبان باسی دەکەی پێچی وچی ئەستوچیە نانێ تانکی ئەدی چ بە ئەستوشی دەڵێن نانی ئەستوک چی پێ دەڵێن ئەستوکی یەک دقا ئەستوک بە کونجی ئەستورک و ئەستوک هە نانەکە ئەستورترە کونجی پێوچی پێ دەڵێن نیتان سەمونە و خلاص نازانی یان دەڵێ نیتمان ناوەڵە ئەوە لێرە هەبووە کولێرە بەقیمەی کوێ هەبووە لە کوێ هاتە هەولێری چوویتە سلێمانی و نەگەشتە ئەوە دوورک نانا دوورک فەرقە دوورک هەر دوورکێت نۆنینە مەسەلەن شەکرێ چ زۆن دێکنە نۆڤدا دوهنی دێکنە نۆڤدا هەر تشتێک نە ئەوەیە من دەڵێم هەرنانە بەخوای دوورک هەو نییە ینی دوسێنان هەویرە دوو هەویر سێ هەویری لەگەر دەچکیل دەفمەت بێژت کوورێ و تەچکە بێشتێ کوورێ و تەچت بێت بێشتێ دوو چاوێت ڕۆن و دوورکێ کاپ دوهن ئەو هەیە ئەتی کاکە با بچین
بۆ ئێمە شەو ئیشەکەین لەبەرەوەی لە ڕەمەزانانە ئیشکردنی ڕۆژ ناخۆشە چونکە بە ڕۆژوو ئەبین ڕۆژێک شەوەکە خۆشترێکە بۆ ئێمە لەبەر ئەوەی کە ناتوانین بە ڕۆژبەی ئیش بکەین ئێمە ئێواران لە سەعات تقریبا سەعات 8ەوەیین هەتا وەکو کاتی هەوی بمێنێ ئێمە ئیشەکەین ئیشەکەمان زۆر زۆر پێ خۆش و شانازی بە ئیشەکەی خۆمانەوە ئەەکەین دەکەی توانەش ئیشەکەمانەکەین ئیتر تقریبا لە چەنە توانامانە بێ حەول هێڵێک بێ شێڵێک بێ ئەوەی ئەگەڕێتە سەر توانای ئەو کەسە خۆی تیامانایە زۆرتر بڵێن ئەکان تیاشمانایە کەمترەکە لە مانگی ڕەمەزانە ئێمە بە شان ئیشەکەین لەبەرەوەی بە حکمەوەی بە ڕۆژووین ئێوارە دەست پێکەین لە حەوتەوە بۆیتر بەپی بازاڕەکەیە ڕۆژەکە خۆشە بەڵام ئێستا ئێمە بە ڕۆژووین ناتوانین ئیتر قسمانەتە شەو ستافێکین هاتوین و ئیتر نانەکەین لێرە ڕەفیقانم کۆچیان کرد لە دنیادا هەر من ماوەم کۆچیان کرد لە دنیادا هەر من ماوەم نزیکە مەرگم چاوەڕوانی ڕەحمی یەزدانم پێش مردن یەک حەسرەتم لە دڵ ماوە بێمە مەدینە بۆ زیارەتی نوری ئیمانە
بتشيلم بقول عزيزك ريقي مدينة بوانك بتشيلم بقول عزيزك حبيبو بين بوانك بديد وبادر يا المداد الله 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 يا الله 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 يا الله أروق حاجيا بوانك أروق حاجيا بوانك بكم عرزي حال عزيزك أروق حاجيا بوانك لا دور بيت الله عزيزك بما خزمات بوانك بما زيارات الله مداد الله 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 يا الله ما عندنا بني اخوة وي ان شاء الله خذ روزي ان شاء ان شاء الله الله بيك بمشينا مدينه ومكه وعمره كيفين وحاجه كيف اللهم امين اللهم هات شو امين عمره شو ما والله دو زار الحمد لله ان شاء الله جراسيه بيك بابي ان شاء الله ان شاء الله اجي شي ما سميجا امن شوي امن اجلا ميجا تسوي ما بتم بيك دوباره ولدتي. ابي ان شاء الله ابي وعد بينا بيت بس ان شاء الله خذ برسقي ما بكره زيستم بيم يعني انت كان قلت بيكو بيكو اتدو ايه نوتو منابي ايه دولم سايق وساكن بيك قاعد نمس لا برا هتو سر كردا كبوي انا استغفر او الله تسبيدلين اواني رئيس قافله سر قافله بكردي بيدلن رئيس قافله ايه تو بكردي بيدل رئيس قافلة رئيس قافله موضوعك هبو وقت خوي لتدريسي كون يعني لحجرة ولو انا بوا ما مستاش عادة ملا انا وزو بيم قدام قد او نكتة ليو باسكم ليوش باز دكم لو زعما هيس لا ليقري دبرنك ليقري لو تازه هات خلينا قافيه لو دون ليقرا ونكتة ليقري لو كل قبل دابا باسكم كاكو ليقرا ملو يندر خلينا بيرم بينوا برام هندرين نكتة شبيات كاكا هموت عند زاننا ونكتة بزوا زود مني بس باتو ما گرم یا خوشه وجدو بکینه گرم کو استفاده جیته ده هبت یعنی چه آخفتنه دکتر یت دوش داری پزشکی طیبت جیت هیوار رمضان و پیروز ده و بابت کی گلکی گرنگه اول چند سال 3-4 سال لم کردی نرم ده مناعه مروی اب چه باش کین سیستم برگریه و چه ام خوب پارزین شما نخوشی اوتوات کن کو سیستم برگریه سصلی بید دکتری افشافج خود حس کرد گلمه ده دكتور شكر واسمان صلاوي خالد زنابش الدكتور بخير بي ورمضان وابيروس صحتها شوية يا اخوة بخير من سيستم برجرية شو دكتور باشا الحمد لله يا ربي خير باش دكتور شكر تقال بخيراتي بخيراتي دكتور صحتك شلون وزن تندرستي شلون الحمد لله يا اخوة هربا لقى رمضاني لخوای بزیادی باشه لخوای بزیاد بیشتر گفتنی برگری لشت باشه تا استوا نزدیکی 15 ماه رده تبكين بوي برجري لشمان باش بيت بتايبد للرمضانان پێشەکی سوپاسان دەکەین سپاس بۆ جەنابی شت دەکەین بۆ پێشوازی گەرمە ئینشاءڵڵا خوای گەورە نزا و ڕۆژوو تاعاتەکانی قبول کردووە بەنسبەت سیستەمی بەرگری خۆی ڕۆژوو بەشێکە لە ڕێخستنی سیستەمی بەرگری توێژنەوەی زۆر هەیە کەسانی کە بە ڕۆژوو دەبن
یانەوە برسی بوون ڕۆڵێکی زۆری هەیە لە نوێبوونەوە و ڕفرێشکردنی خانەکانی بەرگری بە بەڵگەش ساڵی 2016 زانایەکی یابانی هەبوو نایوشینی بوو یوشینیوری ئۆسۆمی طبعاً ئەوە خەڵاتی نۆبلی وەگە لە 2016 لە ساساسی لە ساسازی دۆزیەوە کە خانەکانی کەڕوو ئەگەر هاتوو برسی بکرێن ئەو مادە زیان بەخشان و ئەو پرۆتینە زیان بەخشانێک کە ناو خانەکە هەیە لە ناو دەسی خانەکە سەر لە نوێ دەبێتەوە ڕفرێش دەبێتەوە ئەنی ئەمە لە 2016 خەڵاتی نۆبلیشی وەرگرتووە ئەم زانە یابانیە کە لە جامیعی تۆکیۆیە کەواتە ئەمە پێمان دەڵێ کە خودی ڕۆژوو بە ڕۆژووبوون سیستەمی بەرگری نوێ دەکاتەوە هەروە توێژنەوەکی شکەش هەیە دەڵێ ئەو کەسانەی کە بە ڕۆژوو دەبن یان ئەو کەسانەی کەەوە خانەکانیان برسی دەکەن بۆ ماوەیەکی کاتی مەسەنەی مە 10 ساعتە 12 ساعتە ئەو وا دەکاتن گاندەکانی گەشەکردنی مێشک بەهێزتر بیتن ینی تووشی لە بیرچوونەوە و ئەو نەخۆشیانە ناوێت دکتۆر بجا ئەم بچینە دەستپێکا کۆڕۆنای کو خودێمە هەمیە ژێ پارێزت وەلو کێمەکۆمۆی مەسیش الله پێک جۆری نەمینێت وەختی کۆڕۆنا دەرکەتی یەکسەر ترسەمە هەمی ئەو بی ئەوێت مەنە ئەوەنە سست خڕابی توش بن و حتا گاتە ڕۆدە هەندێک و ئەمرێ خودێ بکەن یۆنژی پەرنەوەکی منوکە یعنی هەندرنی بەحس کرد تایڤۆڕە مەزانێ دەکەچەوە مرۆڤ مەنەعەتە خۆ پێسکرد و وەکی تەژێ مەژە بکەین هەمە خودی ڕۆژیە بخۆژی مەنەعەتە مرۆڤی پێسکە سیستەمی بەرگریە ژیانە مرۆڤیدا بگشتی حتا سیستەمی خواردنێدا ئەم چاوەتگین ئەت خواردنا خوددا سیستەمێکی بەرگریە پێزمە هەبێت شتێشت و فرۆڤین و شیوا بگرەمە بەستم نان خواردنی بەیانی و نیوە ڕۆ ئێوارە ئەوە تەسیر دەکەیان شتێکە لەگەڵمان لە دایک دەبی ناگۆڕدرێ زۆربەی توێژەرەکان دەڵێن ئەگەر هاتوو ئێمە مەسەن خواردنەکان لە سێ زەمبیکەینە دوو زەم باشترە لەبەرەوەی ئەمە کاتێکی بدەینە خانەکان بۆی ئەو پاشماوە پیسێکە ناوخانەکاندا هەیە خانەکان بخۆی معالەجێ بکات چارەسەری بکە جا لەبەر هەندێک سێژەم باش نییە بۆ ژێری توێژینەوەکان دوو ژەمبی لەبەرەوەی کە 2 ساعت فاستینگتە بوو ینی نان نەخۆی چەند ساعت بینیان بی 12 ساعت 2 ساعت بینیبی ئەو کاتی خانەکان خۆی خاوێن دەکاتەوە لەو مادە زیان بەخشی کە تێدایە طبعاً باسی کۆڕۆنا شت کرد طبعاً کۆڕۆنا لا یازال مایە بەڵام لاواز بووە لەبەرەوەی بەرگری بە کۆمەڵ پەیدا بووە چ لە ڕێگای ڤاکسین چ لە ڕێگای توشبوونەوە ئەوەی کە هەیە ئێستاش هەندێک نیشانەکان هەیە خەڵکەیتی ئەو بخۆیان هەر کۆڕۆنایە بەڵام لەبەر ئەوەی سیستەمی بەرگری بە کۆمەڵ پەیدا بووە تەسیراتی کەمە لەسەر کۆمەڵگە ئەوەی کە نەخۆشی کۆڕۆنای خەڵکی دەکوشت کۆڕۆنا خودی ڤایرۆسەکە نەبوو کە سارس کۆفتووە بەڵکو بەرگری ئینسانەکەی بوو چونکە تێکچوونی بەرگری ئینسان وەڵامدانەوەی بەرگری هەندێک مرۆڤ ئۆندەت بەهێز بوو دژی ڤایرۆسەکەی خانەکانی مرۆڤەکەشی دەکوشت وای دەکرد خانەکانی سنجی تێک دەدا و مرۆڤەکە دەمرد کەواتە ئێمە دەبێت ئیش لەسەوەی بکەین چۆن بەرگریمان ڕێک بخین بڵێن بەرگری بەهێزبی دەتوانین بڵێن ئەو شێ دەستەوازێکی تقریبان هەڵەیە لە بەرگری زانی بڵێ بەهێزبی واتە ئەگەر بەهێزبی مانەوەیە خانەکانی بەرگری زۆر بە توندی وەڵامی ڤایرۆس و بەکتریاکان دەداتەوە لاوانەیە حاڵەتی ترسناک لە دروست بکەن بڵێت چۆن بەرگری خۆمان ڕێک بێخین کەواتە جوانترە بەڵێ طبعاً ئەوە دەکەوێتە سەرچی یەک لاوەکان باسمان کرد فاستینگەواتە بە ڕۆژووبوون و برسیکردنی خانەکانە کە باسمان کرد ئەوانی تریش ڕێخستنی خواردەمەنێک ئەو خواردنی کە دەیخوین ڕۆژانە نەک ئەو مەستەمەسەرەن بە ڕۆژووینە خانەکانمان برسی کردو خاوێن بوویتەوە بچین وەختی ئیفتار و ئەوانە بەربانکردنەوە بچین شتێکی زۆر بخۆین خاستن شیرنەمەنی خاستن شیرنەمەنی کاربۆهیدرایت شاستە و کاربۆهیدرایتەکان ئەوانە دەبێتە هۆی دەبتە گلایکیشن ئۆف دە پرۆتین واتە ئەو پرۆتینانێک ناو جسمی تووە بە شەکر دەکرێن شەکری پێوە دەنووسێ لەوانە ئیش نەکە بە جوانی و ئەو شەکرێک کە دەخۆین لەوانێ بگۆڕێ لە بۆ چەوریش دووبارە کێشە لەمە مەناعە دروست دەکات چوە خانەکانی بەرگری وا دروست بوون هەر کاتێک چەوری زۆر بوو التیهابات و هەوکردن ئینفلامەیشن زۆر دەبی هەر کاتێک هەوکردن زۆر بوو ئەو کاتە نەخۆشیکە کەواتە لە وەختی ئیفتار و بەربانک یعنی چ شتێک بخورێ زۆر باشە طبعاً شتێکی سادە بخورێ بۆ نمونە ئەتو مێشک پێویست بە بڕێکی کەم گلوکۆسێ بۆ ئیش بکە بە تەنا سەرچاوە وەکو وزە بەکاربیینی خانەکانی مێشک شەکرە من نارێم هەموو شەکرە بۆ نمونە کە خورما دەخورێ مادەی باشی تێدایە و شەکری سادەیە بە ئاسانی وەختی خودی داخورمایکی بدنیا تەش دەست خۆش ئەمین برۆ دیر کە خورمەک بلۆ
برا هەندرێن لەگە دکتوری بەردەوامە خۆرمەکە بدەمە جەماعەتێک تاوان خورما شتێکی زۆر باشە لەبەرەوەی گوتمان شەکری سادێ باسانی هەڵدەمشتێ و باسانیش دەکاتە خانەکانی مێشک بۆ ئەوەی ئەو وزەیە کە پێویستی پێێتی دەستەکانت خۆش بێ دەست خۆش بێ سپاس دەکەم ئەولا پێم طبعاً ئەڤرو بەس قسەش دەکەی دکتور ئەڤرو ڕۆژەش دایک بوونەوە ئەفکارێ مێژی بەلەو عید میلادوان تشتم بشتام ناکین بەژە دەی قەس بەکەدی درێژبی ساڵابێت خێزاندار بێ تەمەەن درێژ بێ ڕوان نەمینی پیرۆزبایە حساب کە بە کێکێکمە بوتەینەوە انشاءالله ژیانێکی خۆش تەندروستی زۆر باش دوای نەڵێ هەدیەم لۆبینن و نازانم ئەو شتانەمان نییە گۆل خۆتان ڕێگوەرن پێگوەرن ڕێکوەرن یان پێکوەرن ئەمەش لەگەر خەریکی ڤیتامینات ئێستا ڕێکوەرین یان پێکوەرین ڕێگوەرن تەواوە ببورە دکتۆر بەڵێ هەندێک شتریشیشمان هەیە بۆ نمونە لە کۆمەلگای ئێمە تەماشا دەکەین هەر کەسێکمان بچین مەسەن 10 نەفەری بچین حوتمان هەشتمان کێشەی کەمبوونی ڤیتامین دیمان هەیە کە ڤیتامین دی ئەمە هەروە دەزانی کە ڤیتامین دی تەنها ڕۆلی هەیە لە مژینی کالیسیۆم و بێزکردنی ددانەکان و بێزکردنی ئێسکەکان بەس تەنها ڕاست نییە ئەمە تەنها فەرمان نییە باش ڤیتامین دی فەرمانی زۆرە یەک لەوانە ڕێخستنی خانەکانی بەرگری بۆ ئەوەی ئەمە کەمتر تووشی هەوکردنەکان کەمکەم تووشی ئینفێکشن بینیاتە توژبوون بە بەکتریا و ڤایرۆسەکان هەروەها دەبێتە هۆی بەهێزکردنی مێشک کەواتە ئەمە چۆن بزانین کە ڤیتامین دیمان کەمە دایمەن ئازاری جونگەکانمان هەیە پێدەین مەڵتیپل جوین پێنوەتە فرە ئازاری جونگەکان دایمەن زوو هیلاک دەبین کە ئیشێک دەکەین دەچینەوە ماڵی زۆر هیلاک دەبین هەست بە هیلاکردن و ئازار لە ژمارێکی زۆری جونگەکان ئەو پێمان دەڵێمە ڤیتامین دیمان نەقسە بەڵام دووبارە پرسیارەشکەجێتە پێش ئایا ئەمە ڤیتامین دی لە خۆر وەرگین یان لە خواردن و ئەو شتانێک کە لە ڤیتامینەکان هەیە لە بازار طبعاً باشترین شت ئەمە کە بیکەین خۆرە چونکە خۆر تیشکی خۆر تیشکی ڕۆژ سەتانەوەتی ڤیتامین دی لەوێ ڕادێ کاتێک بە پێسمان دەکەوێتن ئەو چاوریەکە ئەو کۆلیسترۆلێکە لە ژێر پێسمان هەیە دەگۆڕێ لە بۆ ڤیتامین دی بەڵام ئێمە وەداخەوە ئەمە سەتانەوەتەکەمان فەرامۆش کردووە دەچین سەتادە ئەتیمان دەکەین واتە پشت دەبەستین بە سەتادەیەکە کە لە لەگای خواردنە وەک خواردەمەنی مەسەلەن هێلکەیە خواردەمە بەرهەمە شیرەمەنیەکانە ئەوە نسبەیەکی کەمی تێدا ئەوەی دیکە هەمووی لە خۆرە وەربگیرێت چ کاتێک گونجاوە بۆ ئەوەی کە بمانەوەی ڤیتامین دی لە خۆرە وەربگرێت طبعاً باشترین کات پێشتر دەیانگۆ بارە بەیانی زوو ئێواران درەنگ بەسوانە علمیەن باشترین شەپۆلی کارۆمەکناتیزی کە لە تیشکی ڕۆژ دێ UVBە سەروە نەوشەی گروپی بی طبعاً تیشکی سەروە نەوشەی گروپی بی ئەو بە پێست بکەوێت دەبێت هۆی گۆڕینی کۆلیسترۆلە بۆ ڤیتامین دی ئەو چ کاتێک زۆرە لە کاتی دا دەی بەیانی هەتا سێی پاشنیوەڕۆ ئەنی ئەو 5 ساعتە بەڵام ئایا ئەمە دەتوانین ئەو 5 ساعتە خۆمان بدەین و بەخۆرخاتە لە هاوینان ئەین تۆزێ زەحمەتە هەر بۆ خۆشی ئەمن ئەو هاوینی تێپەڕی ئەوام کرد لەبەر ڤیتامین دیم دابەزی بوو پێویستم بۆ بوو هەر لە حوشەی خۆمان هەر سوتام ینی گەرمیەکی زۆر جا ئەوەش هەر دەکەینە پرسیارێک ینی لەو گەرمایە کە نەتواندرێت چ بکرێ باشە خۆی بە گوێرەی تینی ڕۆژەکەی کاتەکەی کەم کەوە بۆ نمونە توێژینەوەی کراوە لە گۆڤاری نیوتریشن و میتابۆلیزم واتە گۆڤاری خواردن و زیندەپاڵەکان بڵاویتەوە دەڵێ شەرق لە ئەوسەد واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆشمان دەگرێتەوە کە کوردستانە لەگەر ئەمریکای باکوور لەگەڵ ئەوەی ڕۆژێکی زۆری هەیە بەڵام ڤیتامین دیشی زۆر نەقسە 1970 خەڵکی ڤیتامین دی نەقسە لەبەر چی وایە لەبەر ئەوەی ئەمە ستایلی ژیانمان یەک مەسەن ئەمە کە دەچینە بە ڕۆژێ لەوانێت جلکمان لەبەربی ینی UVBش ینی توشکی سەروە نەوشەیش لە جلک دەگەڕێتەوە یا لەوانێ مەستەن سکرین بەکاربیێنین ئەوانەی دژە ڕۆژ و کرێمی دیژە ڕۆژ ئەوەشیان سەتانەوەتی UVB دەگەڕێنەوە ینی سفادە لێ ناکەی لە ڕۆژێکە پێت دەکەوین بەگوێ ڕەنگی پێستیش دەگۆڕێ ئەگەر نەفرێک ڕەنگی پێستی تاریک بوو دەبێت ڕۆژ ژمار ینی کاتێکی زۆرتر خۆی بداتە بەرخۆر لە کەسێکی تر کە پێستی بەرە و گەنمیان بەرەو سپی دەڕوە ئێستا لۆمە تقریبان زیاتر دەبی خۆی بداتە بێت تۆزێک ڕەنجی تۆخە نانە باشە گەنمیە بەس تۆختر لە من مەرغوبم برە ئێستا 15 دقیقە مەسەن کاکشیبان خۆی بداتە بەرخۆر هەولێری نە دکتۆر هەولێری نیو دقە بەس ئەمن چەند باشە ڕەنجی وچمی ئەتو لە هەردووکمان هیچ ئەوەتری مەسەرن کراوەترە ڕەنگە ئەمن مەسەرەن چەند باشە
هەمووی ڕێنجەکەی خۆمان ئەو گەنم ڕەنگانە لە 10 تا 15 دقه هەموو ڕۆژی بەس بە جلکەی ناکەدا ئەمە لە بەرمانە بە کوردیەکەی خۆمان ڕۆتۆ قوتی تقریبا لە سەربان ڕوان گوتی ڕوانی برا کارەسات بوو تەوان بە خۆتان دەزانانی ینی زۆرترین ڕووبەری کە چاوری تێدا بێت پشت و سکە ئەوانە دەبی بدێتە بەرخۆر دموچاو ڕێژەی چاوری کەمانی کۆلسترۆل هەنی کەمترین ئیسفادە هەیە بە دموچاو باشە بە ماوەی چەند ڕۆژ ئەو ڕێژەیە پێویستە دەگەڕێتەوە بۆ لەش ینی چەند ڕۆژ ئەمە بکەیت گوتت لە نێوان دا بۆ 20 خولەک 10 تا 15 خولەک 10 تا 15 خولەک ئەمە ڕۆژانە ئەوە بکرێت و بۆ ماوەی چەند ڕۆژ ئەم ڤیتامین دیت کامل دەبێت طبعا ئەتوو دەکەوتە سەر ئایا تو ڤیتامین دیت چۆنە ئێستا ڤیتامین دیت کەمە یان نۆرمەڵی چۆن بزانین کەمەیە نۆرمالە باسم کرد بخۆمان ئەمە باسم کرد لە بۆ کاکندرێنی ئەگەر هاتوو ئەتوو هەموو جونگەکانت هێشە ئازاری هەبوو نەک یەک جونگە هەموو جونگەکان وە زوو بێتاقەت بووی زوو تووشی نەخۆشی بووی ئەو نیشانەی لەوەی کە ڤیتامین دیت کەمە بە خۆت دەزانیانێ بە بشکەی ئەکیت ڤیتامین دیت کەم دەبی ئەوە زانیمە ڤیتامین دی کەمە بەس وەکو کات چەند هەتاوەکو ئەمە ڤایتامین دی زۆرێکە لەوانەیە کە لە چاوری دەتوێتەوە لەو ڤیتامینە چکە دوو گروپ ڤیتامینمانەیە هەیە لە ئاو دەتوێتەوە هەیە لە چاوری ئەوانەی لە چاوری دەتوێتەوە لە مەغزەنیش خەزن دەبی لە کۆگای خۆمان ناو لەش دەڵێ ئەگەر هاتووە ئەمە ڤیتامین دیمان کەم بوو پێویستمان بە 4 تا 6 مانگەی بۆی بیگەڕێنینەوە یەکەم جار تو دەبی چی بکەی دەبێت ناو خوێنت بگەڕێنیەوە نۆرمال ئەو دوای مەغزەنیش چاکەیەوە ئەوەی ناو کۆگاکان لەش چۆن ئەوە دەکرێت تەوان ئەوە دەبی بکاتێکی زۆرتر مەسەلەن بۆ ناتوو پێویست بە 3 مانجێ هەتاوەکو ناخوێنت چادەکەیەوە لە بۆ مەغزانی 3 مانگ لەوانەی 6 مانگت بوێ ئەم 3 مانگە چۆنیایە هەر بە خۆدانە بەرخۆر بەڵێ خۆدانە بەرخۆر بەسە لەگەڵ هەندێک ئەو خواردنانی مەسەلەن وەکو شیر و ماست و پەنیر و باشە زۆر جاری هەیە بە ئەمپولێک هەیە ینی دەرزیەکە دەیشتێنی ناو شەربەت و ئەوانە بە خێرایی دێتەوە ئەمە چۆنەوە حاڵەتە وڵای بەداخۆوانی کوردستانانی ئازیز کێشەکمانێ ئەمە دەمانەوێت لە قادرمە یەکەم بچینە قادرمەی ئاخری ئەو غەڵەتە لەبەرەوەی بڕی زۆری ڤایتامین دی عالەمیەن ینی بەرزترین ڕێژەکە بدرێ 10,000 ئینتەرناشنال یونتە بەڵام بەداخەوە ئەوانەی کە ئێستا ئەو ئەمپولانە 300,000 ینی ڤیتامین ئەو ڤیتامینانی کە لە چاوری دەتوێتەوە ڤیتامین دی چەند کەمی خراپە زۆریەکەشی لەو خراپترە شتێکمانی لە پزیشکی پێدن هایپەر ڤایتامینۆسس یانی زۆربوونی ڤیتامینەکان ئەگەر ڤیتامین زۆر بوو زۆر خاتر لەوەی کە کەم بی بۆنە تووشی ئیسهالی و تووشی زگچون و هێڵنس هاتن و ینی کێشە زۆر لە بۆ دروست دەکەن دکتۆر کورتی بچینە سەر مەوزوعی مەناعیب گشتی مەسەناها تۆی بەسەر وەختی کۆڕۆنا دەبێت و بەس دوێت تشتیڤە خۆ مەسەنان زەنجەبیلێت تێکەلکە و ئاڤالی موێ ئۆڤێجان نزانم چ هەموو مەناعاتە دێفول بێت و خواردنێکی بێژەمە خەلک ئیسیفادە ژێر بگرێت هەندە تشتێ سروشتی تێکەل بکەن هەم یا خۆش بێت و یا باشی بێت بوو تەندروستی شتیوە هەیە خۆش بی باشش بی هەیە دائیمەن شتە خۆشەکان هەنجین تەم باشە شتە ناخۆشەکانیش باشە وڵی ملا حەزم کردی ئەو هەیە لە هەموو شتێکی دەکەم دکتور چاری شتێک دروستیکەین لە ماڵێ زۆر باش بی لە بۆ مەناعی طبعا دەرمانی جایی شتێکەیە لە دەرمانی جایی زۆر بە حەزەر مامەڵ لەگەڵ بکە دەرمان مەستمەوە ئەو گژوگیانێک ئێستا هەیە لە هەندێک شوێن دەفرۆشتێ چونکە خۆتان دەزان مەسەلەن هەموو شتێکی جایی کۆمەڵێک پێکهاتووی تێدایە هەندێک پێکهاتوو باشە لە بۆ بەرگری و هەندێک پێکهاتوو شێ مەسەلەن خراپە ئەتوو هەموو پێکەوە بدرێ لەوانەیە زیانی بە نەخۆشەکەی بگەینی بەڵام شەریکاتی دەرمان چی کردووە مادە سوودبەخشەکانی دەرهینەیە و مادە زیانبەخشەکانی لادایە بەڵام ئەوەی کە زاروە گژوگیایەک دەبینی کەسێک ئەوە دەکا ئەوە باش نییە بۆ شکلێکە هەیە بەڵام ئەتوو میوەجاتی زۆر بخۆ سەوزەواتی زۆر بخۆ خواردنی چەور کەم بخۆ خواردنی شەکر کەم بخۆ پرۆتیناتی زۆر بخۆ ئەوە خانەکانی بەرگری بێز خۆشەکان مەخۆ بەزە بدوایە ئەوت دکتۆر وەیە بەزە بدوایە کاکە خۆشەکان مەخۆمە شتی ناخۆش بخۆ خواردنە زۆر باش بی لە بۆ مەناعی طبعا هەموو ئەو جەم ئەو تۆلکە و کەنگر و ئەو ئەوانە زۆر باشن چونکە ئەوانە بڕێکی زۆر دژە ئۆکسانیان تێدایە جەماعەتگانە تۆڵیە و کۆریە و کەنگرێ گەڵە باشن بۆمانە باخنە دکتۆری زۆر خۆشن کاردی وڵی زۆر ناخۆشە زۆر بەس ئەکید زۆر دوور لە ڕستی زۆر باشە ئەوانە چونکە خۆت دەزانیان ژیانی ڕۆژانەی ئێمە بێزگەلەوەی کە خانەی بەرگری ئەمە شتێکمان هەیە مەسەلەن دەبینی ئێستا توێژەریشین لە زانکۆی سەلاحەدین دەبینی ڕێژەی سەرەتان زۆرە مەسەلەن پێشتێگە توێست نمونەیەکی کەنسەر دووەگرت بە شێرپەنجە
وانە دەبینین ژمارەیەکی زۆر ینی زەبەر زەحمەت بەدەست دەکەوێت ئێستا زۆر بە ئاسانی سامپڵ بەدەست دەکەوێت لەبەر چی وایە لەبەرەوەی ئەمە ژیانی ڕۆژانەمان هەمووی مادەی ئۆکسێنەرە بۆ نمونە ئەو واردێستانە ئەم موبایلێک کە بەکاردێنین ئەو ئینتەرنێتانێک کە ژیانی ڕۆژانە بەکاردێنین لە هەتا لە ژووری نووسنی خۆشمان مۆبایلی دەبین ئەوان هەموو وارلێسە ینی هەمووی تیشکی کارۆمەکوناتی زیە ئەوان هەموو تەسیل لە خانەکانمان دەکات مادەی ئۆکسێنەر زیاد دەکات مادەی ئۆکسێنەر زیاد بێت ئەو کاتی ناوکەترشی دیNA مە گۆڕانکاری بەسەردادێت پازدانی بەسەردادێت ئەو کاتی زووتر تووشی سەرەتانی دەبین ئێستا هەر بنەماڵەشی دەبینی ئێستا سەرەتانی شتێدایە معاناتی شتێدا ئەز ئەمە ئەگەر پشت ببەستین بە مادە دژە ئۆکسێنەرەکان کە لە نەمیوەجات و سەوزەواتوانە هەیە لەوەش بە دوور دەبین مەنعشمان ڕێک دەبی لە بۆ دەستەکان خۆش بێت دکتۆر هەمی بینە زۆر سپاس مادومان کردی دکتۆر یاخوا بەخێر بێت ستودیە بهێلین بچینە دیوار بکرێ کاچەوە الڤێرێ وسە فەقی کۆن ببین و مامۆستایۆنیل دەفمە بێ و دەنگە جەماتێ خۆش پاتێت قڕۆنە پیرۆس هەفکارێ مە حەسەن کەکۆن ئەو ژیت ناوا چەند فەقیەوەدا کابزانین دیوار بکرێ فەقی و ئەوێت ڕێکا علمی قورآنێ و حەدیث پێغەمبەری صلی الله علیه و سلم گرتی چاوە ژیانێ دەرباسکن حەسەنێ برا خودی قوتێ سلااو لێ بێ حەسەن ڕۆژی چاوە دەرباز من دیوار بکرێ ئەو فەقی و مەڵای پشتە ڕۆژێت خود چاوە دەرباسکن دیوار بکرێ سلااف هەندێن سلااف جوان بڕاستی ڕۆژی gelek xweş derbas dibe hewa gelekê xweş e lê belê em ji tiştekê piçekê mehrum dibînin niha doktorê mêvanê we jî got behsa giyayan kir behsa xwezayê tabiatê kir niha bihar e li her derê giya şîn bûne nebat şîn bûne dibêjin ya dema ku bihar di biharê de tabiat û cîhan xwe nû dike heger insan ji wa giya îstifade bike ew jî xwe nû dike lê belê di Ramezanê de mixabin mirov hinekê ji wan mehrum dibîne lê heta şêv em li ku derin em li 10 kilometre li Rojavayê Diyarbekirê ne li medreseyekê ku navê wê medrese ya îtihadê an ku yekîtî li vê derê jî bi sedan feqe li vê derê dimînin dixwînin bi şev û roj her li vê derê ne weke te gote ilm û irfanê hîn dibin û ji van dera jî her wiha ev xurtê ku hûn niha dibînin ji bo paşî vê bikin ew jî rabûne bi rastî derdorê 12 rojekê mane lê belê bi mehan heta 3-4 salan ev xwendekar ev şagird an ku ev feqe bi vî rengê her wiha bi hev re dimînin em ê hindekê li gel müderris an ku rêveberekê yê medresê em dê biaxivin bi rastî navê wî jî balkêş e navê wî Kerbela ji beriya weşanê em hinekê em axivin Seyda silav li we Remezana we bi xêr û xweşî bit gelek çû بله یا هندک مایش باید بله بله مالا واوا ناوی و کربلا ناوی وش کوته گلو لوی دری شاعر کی ادبیات وانه کی کرد شیخ عبدالرحمن آختپه او جی خودی اهل مدرسه بو جبر کو زیده عاشق اهل بیتی بو ناوی کروی کربلا بو ام جی منتسبی بو باوی من کاله موان انسان دیندار بون جبر وی ناوی مجوی درته یعنی gerek باشه نه هنک بحثا مدرسه جمره کند و داره چند خوندکار هنه چند فقه هنه پرورده و چقدر دوام دکه از باورم به کردی به عربی به ترکی پرورده تداین کرم کن لوی داره دورا 120 حب فقیه مهنن طلبه مهنن لوی داره عربیش خود خوینن زمان عربی درس اسلامی به زمان کردی و کاکوا باز کرد به زمان ترکی به زمان عربی لوی داره درس فقه شریعت حقوق اسلامی درس تفسیر درس حدیث درس اخلاق وان درسانال وی داره دبینن دورا 4 سالا 5 سالا فقه لوی داره مزون دبن علم خو خلاص کن اجازه خود دگرن به ویارا رسمی جی یعنی فرمی جی دخوینن مکتبا ترکی جی دخوینن جدروا وقتی که مدرسه خلاص دکن دعینی دمیدا دبن رسمی جی یعنی وظیفه بوی شکلی دگرن خدمت دکن فقیه مش کو دارینه پتر کیجان باجاری هنه فقیه ما بگرانی لولات کردستانن دیاربکر درو دوره دیاربکر فقط عالی غربی جی حتی استانبولی چهار طرف بله چهار طرف ترکیه فقیه ملوی داره هنن دخوینن یعنی نها دما مرو بحثا مدرسات که برای پرسکریکن جواکی به پشتگیریا سیدا و مدرسه انجی دهاتن چاره سر کرن نها گرینگیا مدرسه دما مده چوانک ضعیفتر بویه بهستر بویه چوانه گل
وڵام ئەم بەهێزتر دبینن خەڵقێ مە ملەتێ مە گەلێ مە divê نقطێدا هێ xwediyê wê îmanê wê bawerî ênin mesela medresa me ji teref xelkê da tê îdarekirinê yanî نج عالیه دولت na jalî dewletê danine medresekî serbixwenin yanî bername û programê vê medresî em ji xwe ra çê dikin dimeşînin û îaşa fexiya jî medresê jî ji teref milletê ve tê meşandinê yanî tê kirinê xelkê me alîkariya wan ji medresa ra girîngiya wan zêdeyî yanî ehemiyetê didinê. مالا بابا خدا علی کاری به بهم بیشتر. خدا جوارازی. سیدای کربلا. بله. خدا جوارازی. مالا بابا خونوسا هم کرم کن جوان هندرین اما هندکل گل فقا با خبم براستی فقا یک هیا وجمر الهیه که بخوینه از هرم باوی حقا تو خازی ویالی ده دواره. السلام علیکم سیدا. السلام و رحمت الله. شوی باش ان شاء الله. جوار از بهم باش ان شاء الله. الحمدلله تشکو داری هاتین. خلقی وانی مظلومانی خلقی وانی یه سرحدی. بله. سرحدی خوشه. بله. چه خواست دمتول بدری؟ ولا بود 2 سال از برامه 2 سال سر شبا ایجا تجمره الهیه که بخوینی کرم کن از این میکروفونه بگو همه تو کرم که بخوینم گوتن دنگی گله خوش كان يا صدق صفا كان محمد مصطفى كان الشفيع پر وفا كان محمد مصطفى كان محمد مصطفى كان قلو شاه لطيف كان بجنوك شبه أليف مسكن نبرودا شريف كان محمد مصطفى كان محمد مصطفى كان قالوا شاه كرام كان صاحب ببيت الحرام جبرائيل ذكر سلام كان محمد مصطفى كان محمد مصطفى ساعتها خوش دنگ تل دنیا خودش ورز ان شاء الله مالا تا بله جوان هندرین به وی رنگی بو فقط جوی پاشتی و خواه بکن براستی و که ما گوتی هر آلین ترکیوین باکوری کردستانه بسادان فقط دوان مدرسه آده دخوینن و جبو کو ببن عالم جبو کو ببن ملا سیدا موازن به وی رنگی اوجی پرورده یا خواه لوی داره هر تمام دکن جوان بەڵێ حەسەن دەست خۆش سپاس بۆ تۆ لە دیاربەکرەوە لەگەڵمان بووی بەڕێزان ئێمە ئێستا لە دەرەوەین لە نێو باخچەی کوردستان 24 مەزلیسی ئەم شۆمان تایبەتە لەگەڵ کۆمەڵە فەقێیەکی ئازیز نەوەی داهاتوو زانایانی داهاتووی کوردستان کە بە خۆشحاڵیەوە مەزلیسی ئەم پێشتریش لە ژۆرە گوتم مەزلیسی فەقێیان ئەم زۆر تێدا بوومە باپیرم بە ڕەحمەتی فەقێ هەبوون جا لەگەڵیان زۆر جار ئەوها مەسەرەن تێکەڵ مەزلیسیان خۆشە جا بەخێراتنتان دەکەین سڵاوی خواتان لێبێ مامۆستایانی ئەزیز ئەوە هەمووتان فەقەی حوجرەی شێختەها سوورسوورەین لە مزگەوتی دوو خوشک لە پێنجی حەسابەکان سڵاوت لێبێ سڵاوی خوا لێبێ عليك السلام ورحمة الله بسم الله الرحمن الرحيم سرتا بناي خوم وقشت أو فقيانا دەستخۆشی ئەو بەرنامەتان لێ دەکەین کە ئێمەتان دعوت کردووە بەڕاستی ئەوە لەوە ئەکۆڵێتەوە کە ئێوە یعنی بەرنامەی ئێوە بابەتی ئێوە زیاتر دەربارەی ئەوەیە کە لە خەمی فەقێکان و لە خەمی بەرەو پێشبردننی ئەم دینەدان دووبارە سوپاسی ئێوە دەکەین دەستان خۆش بێتن سپاس بۆ هاتنی ئێوەش ئێوە کە دەمێنەوە تەمان هەرێکەتانی ناوچەیەکن لە کوێنە بەڵێ وڵاهی من خەڵکی خەلیفانم و عنی بەڵێ هەمووی سنووری پارێزگای هەولێرە بەڵێ ئێستا ئەو مامۆستایانە خەڵکی سیدەکانن ئەوانە لە سیدەکان هاتن مامۆستا مستەفا خەڵکی گوندی سرێشمەیە معلومە ئەو مامۆستایش خەڵکی گوندی کانی سرگانە ئەوەی تریش هەر دانیشتوی هەولێرە کەس نەزان مامۆستا عەبدوڵڵاش خەرچی بارەچیانە مامۆستا عەبدوسەتا خەرچی کۆڕەیە دانیشتی کۆڕەیە مامۆستا زیرەکش هەر لە هەولێر لە پێنج حەسارۆک دەمێنێتەوە ینی دانیشتی ئەو شوێنە مامۆستا حاسبیش خەڵکی ئاکرەیە لەوێدا دەنیشێتن
بخير بن ئەنگۆ هەر خۆتان ینی ئەو خواردن و ئەو شتانە ئامادە دەکەنەوەنیە لە ناو خۆتان با بێمە لای تو بزانم باشە چێ شێفە چێ قاپی دەشووە کۆ وەزاکە ئەمە دوسێ نەفرەك عادی شلێ نانێنە بۆ مامۆستایە ئەگەر مامۆستا بستاری ما عادی شلێ نانێنە قاب شۆرن بەرێ کەسێ هیچ نەکا بەس بخوا ناوەڵ ئەوان تێدا نییە بەرێ زۆر باشە دەزانی ئەمن لە ژۆرێ ژوان لە ژۆرێ تەبان ویستم نوکتەچی بجێڕمەوە ژوان گوتی نە لێرە بجێڕەوە وەختی خۆی لە حوزرەی ینی قدیم کە دەخێنرا دراست ینی ئەلفوبەی عەرەبی بوو ئەوجا تەڵەبەکان فەقیەکان دەیانگۆتە مامۆستای مامۆستا ئەمە لە عەرەبی تێناگەین لە بۆ مامکەوە کوردی مامۆستاش گوتی کوڕم ینی مامۆستا خۆی نشکاندەوە گوتی کوڕم ئەمن بەخۆم بغضم لەو بەعضە ئەشخاصانەیە کە لە ئەثنائی تەکەلومدا ئەلفاظی عەرەبی ئیستعمال دەکەن لە لوغەتی کوردیدا ئەوە على ئەساس ئەوجا مەبەستم ئەوەیە خوێندنی ئێستا مامۆستا زیرەک وانە مامۆستا زیرەک خوێندنی ئێستا چۆن چۆنیە ینی کاتێککە ئێوە فەقێ دەخوێنن تەدریسی شەرعی دەخوێنن چۆنە وڵای قوربان جا چۆن چۆنیە خۆی لێت وەگرمیان نەهەر ئاوی کوکویە یعنی شێوازەکە کووە لۆت باسکەم بڵێ ئەوەن فەقێ ئەگەر دەست پێ بکە طبعا لە ئەدەبەوە دەست پێ دەکات لە لای مامۆستای ئەدەب دەخوێنی ئەدەب فێر دەبی لۆی یعنی ئەو شخصە کە ئەدەب وەردەگریتن دوای ئەوە دەستن ناو علمی هەتا نقطەشی زحفی نێتە سەرێ چکم لەکن زانایانی قەدیمیش هەروە بووە ئەگەر لە ئەدەبەوە نقطەشی زحف لە عالمەکی هەبە ئەوە زۆر باو نەبوو یعنی قسەی لێوە نەدەژیرە جا ئێستا فەقێ یەکەم زار ئەدەب دەخوێنی جا پاشانێکت عینی بەو کە جەنابەت فەرموود دەست بە ئەلفوبێ ئەوانە دەست پێ دەکا پاشان دەستە سە قورئانێ پاشان دەستە سەر چێ ئەو ئالەتانەی کە لە قورئاندا برین تێدەگا و دەیناستەوە و بە تایبەتی قورئان و حەدیث برین قورئان و کتاب و سنە جا نەحو سەرفمانەیە قوربان عەوامیل دەست پێ دەکات ئەجا پێش ئەوەی عەوامیل لۆغەتنامە کێ بە ناوی لۆغەتنامەی ئەحمەدی لۆغەتنامەیەکی زۆر جوانە شێخ مەعروفی نۆدێ سەرا عین چاوە بەدەن قالب هەموو لەبەر بوو بەڵێ ئەجا بە فەقیانیش زۆر خۆش یعنی ئاوازەکیان نەدا ڕائێ سارا و عاین چاوە بادان قالبا و ئێسمیش ناوە جا ئەو هادەڕۆیشتی ئەزا ئەگەر ئەو دووپێیە نازام سپێیشیان لەگە دەکرد جا ئەویان بەو شێوازەی پاشان ئەروکو بە جەنابەت فەرموو دەچوونە سە عەوامیلی جورجانی و بیرکەوی ئەویشیان دەخین لەگەڕی پاشان ئوزرومیە و تەصریفی زنجانی و قوربانگیان ئونمو زەز و هەتا مولا عەلی و سویتی ئەوەیە کاکە دەبنە عالم بابەتە چ دیکەیە هەر لە بۆ خۆشکردنی جەوەکە لە ناو فەقێیان زۆر باو بووە ئەویش ئەوە شەڕەبالیف هەبوو ئەوە دزانیە وەک شەڕەبالیف لە عوزری ئێرە نەبوونە وەڵڵی بەس کاتی خۆی لە ڕانی سوار سەرفەقێ بووم ئەوە هەبوو ئەرە وەڵا باریفت خواردی یان وەڵی ئەزا هەردووکی بە کابرا دەست شەڕی هەردووکی پێ دەکەی ئەرە وەڵا زۆر چاکە مامۆستا خۆش بسەلامت باش ئەحوال شێف نەبووی ئەمن ناوەڵە جەماعەتی قاپشوشنینە بە خودای جابریم چیان زۆر باشە دەستی سەرەوی ئەو مامۆستای زۆر باشە مامۆستا عەبدولسەلام مامۆستا مستەفا زۆر باشن زۆر لە داوەتەوەوانە قاپان دەشوم یاخوا بەخێر بێ وەزعت تۆ لەگە قاپشوشتنی ڕەمەزانێ بەخوا الحەمدوللا لە خوای بەزیادی باش لەگەری دەڕۆین نعمەتی خوا باشە ئێوە ژیانتان کۆ لە ناو حوجرە ئەوانە مەسەن چەند ساڵ لەوێنە چۆن دەخینن دوورن لە ماڵێ یان مەسەن لە کاتی علم وەرگرتن دەچنە حوجرە یان ئەو شوێنەی کە علمی لێ وەردەگرن یان دەبی توزانم چەند مانگە چەند ساڵە کووە والله بنسبة هاتنا فقاتي من تقريبا وصار صار هاتي ميرا ما شاء الله أري والله زا لو بم ملاتي تواو كرنش حسب نفركي علمي نفركي وعقلي نفركي لو أرقتني علمكي
لۆ مەسلی قاپ شنێژ بەخوای کەمە الحەمدلله باش لەگەر دەڕۆین چونکە هەردەچی پێکەوە دەکەی خی گەور لە فەقیان ئاسان دەکات الحەمدلله ئەرێ وەڵا لە 4 ساڵ تەمەنەکە چەند ساڵی دیدێت نۆ دەبێ حتى ببێ مەڵەیەک ئیدی خەلک علمیشتە وەرگرت والله ئیزا ئینشاءالله ئەگەر خی گەورە دەرفەت بدا 2 ساڵێدی ئەگەر خی گەورە تەمەن بدا ئینشاءالله زۆرت نەما ئینشاءالله دوای 2 ساڵی دیکەش ئینشاءالله ژنیش دێنی بەخوای کەمەزا ئەوەش ئینشاءالله شەرتی قەرمی خی گەورەیە ئەگەر خی گەورە قەرمی لێدا ئینشاءالله ئەوش دەینین قەرمی لێدا برا تەزبیحەکە زۆر ئەمە والله قوربان تەزبیحەکەشمان جوانە و بەڵام درێژە والله ئەوش دەبی کچێک وەختی دەبێتن هەتا دەگاتە سەری ئەرێ والله قوربان ڕۆژانە مەسەرەن ئەوەتان هەیە دەبێ علم وەرگرن یان چەند ڕۆژ لە هەفتەیەک سوزانم هاوەچی خەڵکی دیکە ئەوفتان هەیە دادەنیشن چوونە دەرەوەی یان هەبی هەر علم وەرگرن و لە ناو حجرەی بن و لەگەڵ مامۆستایانی ئاینی قوربان جان هەفتەی ئەمە هەموو ڕۆژێک دەرسمان هەیە جگە لە سێشەمان و جمعان کە ئەو دوو ڕۆژە وەکو پشوەک وایە لۆ فەقی کە ئەو دوو ڕۆژێک بتانی سعیەکی بکاتن لەوەی کە ئەو چەند ڕۆژە خوێندیتی بەڵێ قوربان چەند دەرسان هەیە تقریبا لەناو بەخۆی حەسەب حوزرەکە دەڕوە جاروێ حوزرەکە چەند مامۆستایەکی لێیە حەسەب فەقیەکەشە فەقیەکەش دەتانیتن لە چەند مامۆستایەکی بخینی ئەوجا یان هەر مامۆستای مزگەفتەکەی یان دەتانی بسیتن لەکن مامۆستایەکی دەرەوەش بخینتن یعنی مزگەفتە چکە چۆنی مامۆستایکی بخير رئيس فاضل بەخۆتی چیان منتیقی و هاتی هەولێرە و لە حوزرەی عملي قندي ستريش من سر بناحي خليفانو وا بخير بي سلامة قربان صدقنا تشيو مالي والله تقريبا هو سي حفتابي ما شاء الله بس رمضاني يك دوشان برو خوش لمالي براري ولا بس عادة لو رمضان درسك ناخذ ندير لبروي هر خير شيء يعني قرآن خوين أوش تانا لبروي ما مستعك لو مسألة تشينو مالي أو يعني كانت عادي أو نايس زيادة الخليج عبادة لحجرش اش أوا مثلا بو نمونه 6 سال لحجري خيندت ببردوامي دواي أوا يكسر دبنا ما مستعيني ملا قرآن خوين سرود بيش تسن بشي هي بو نمونه خطيبي هي وات أولي خطبة خوين خطيب أو بري إمامي هي نظام دنك هي أنا والله دنكنا ما إشكالك دروز مايكا كبيا نازم اگر لای خوتان مشكله كي حل كان تو ايه او وتربيش خطيب تربيش هي امامي هي مدرس مدرس واتا اوفق كدبيتا امام سلو هي يعني حجرش دابني فقيه يعني او ناس ور بقري بون منا امنك اشاره يعني كتوام كد لبرنامج لقوندي سريش مي او دابن ناس حجري دابن ان شاء الله ان شاء الله ان شاء الله ويري حجرك دوني دنا بحجره اخوك يا تشي حجري اسرش ما ان شاء الله ان شاء الله دمج نزيك ان شاء الله اتوبه تماي ببيات دواي توكي ان شاء الله بالتمام امام خطيب امام خطيب لا هوليري عند روي هوليري لا ان شاء الله لنا هوليري او ما شاء الله من نالم لو انا قلت كتره بس بتمن هس بيدا كم ويا ونيه شوني سلام نواصل صحتت سلام ديار شون بو بريار دا ببيا فقيه وبتسي حجري ولا حزق زور حزمي ولا بوليساري ابتدائي ما شاء الله يعني دشخيني ودا تسي حجري يعني كوا دخوين مو حجرك ارجعك هاي دست خوش هم لمكتبي شو هم دا تسي حجرش بلا مالتان لتشي لكس نزان شي ها معجبي تشي بوي اوي لي كردي اتوج بتسي ببيا فقيه لمزقوتي لحجري والله عندك ما مستعيني بلا شو ما مستطان هي لو ابوي لحجري ياك ما مستني ما مصدر شو همو علمك عليك ما مستوي ورد قرين يعني بلا ما مست ساعات سن هل دستن ساعات سن دس بيدا كان حتى ساعات سن والله اگر رمضان نبي باش وشانو سبينانو هال ربي قلبنا ساوي يا ربي بهالليله محمد بازك بوها ميان بتعيبت لاتو تيكن لقل سوشيال ميديا ها فيسبوك او انستغرام او سناب شات او تيك توك يان دور لوشتانا دوري ما وصلوشتانا حزمان علمك زياده مثلا علمك ورقرن لويش بلاكنا ونابشتيوا بام دقر اگر حس لي فيديو ثاني ان شاء الله ان شاء الله او علم ورقرن لويش بلاكنا وني ريك باش
وەکو یاسە وەکو قاعدەی حوزری کە مامۆستا داینایە لێ ناگەڕێ لەبەر ئەوەی لێ پێشمان بی وەختەکە دیاری کرایە چەندە وەختەکە لێمان وەردەگیرێتەوە پاشان کە دەرسەکە یعنی ئەو وەختەی کە برین لۆ دەرسەکەمان تەرخان کردی کە تەوا بوو ئینجا لۆمان هەیە ئاخۆ کاتژمێرەکە یان لە هەفتەی ڕۆژەکە یان دوو ڕۆژە بەو شێوازەی سوۆسیال میدیا ئەوانە بەکارناین یان ئەگەر بەکارش بین زۆر بەکەمی زۆر بەکەمی لەبەر ئەوەی وەختەکە زۆرمان لێ دەبا وەختەکەش بای ئەوەی ناکە ئەمە دەرسەکەی پێڕابگەین و دەرسەکەی دەورکەینەوە دەبی لۆ دەرسەکەی هەوڵدەین زیاتر بەڵێ مەسەرەن دەرچوونتان لەو ماوانەی کە با بڵێن پشوتان هەیە دەرچوونتان عادەتەن ئێوە چ دەکەن مەسەرەن هەر لەناو مزگەفتێ دەمینێنەوە یان دەتانەوێت بچن بگەڕێن کاتی خۆش و ئەو فراغانەی کە هەیتان بەچ بەسەر دەبن لە تو پرسم كيف توبي والله روجنا بنا عطلاني اسي داري بياسك يان سفري كوها لو خوشي خلو تزوغورنا تنكتو لها عجربي هلا عجربي هذا اني شي بخويني وانا نابي بريا بزاربي هذا يبزلي كردي بن بلا دبي أوا وشي بري يعني تكزلي كردي وزمانه يعني لسري فقيه وملاي تكبوي أنا سريتو والرمزك لبو سالون من أجر كاتي جماعات بلا مزجوتي أبيني مثلا لون من أتوسيا مزجوتة شيء أبيني ملا نهات يعني تأخير بو أجر هاتو لوين دريبي مثلا بزلي كردي وبزمانه وأبيني خركك أتو بيشدا تك أول رمزك لبوتو فعلا دبي زلو برجي كرديش دبر دابي تك خركك بوي أدناستو بەڵێ هاوکارانم دەڵێن کاتەکە کۆتایی هات مەجلیسێکی خۆش بوو ئەمە دوایەوەی خواحافەزی دەکەین ئەوەی کە هەیە لێرە دادنیشن دەیخۆین پاشیو دەکەین لەگەڵ مامۆستایانی ئازیز ئەوان سرودێک پێشکەش دەکەن کاتیەوە دەمێنە یان یەکسەر کۆتاییە خواحافیز خواتان لەگەڵ